سڵاو ڕێز هاوڕێیان دووبارە هاتینا خزمەتی ئێوە ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەتمان هەیە کە من و هاوڕێم کە قادر نادر بە پێکەوە پێشکەشی دەکەین. هەڵبەت بەرنامەکە زۆر تایبەتە لەسەر کۆمەڵێک کۆمپانیای کۆریای باشوورە. هەڵبەت کۆریای باشوور ڕۆڵێکی زۆر گەورەی هەبوو لە هەولێر و لە کوردستان بەگشتی لە بواری ئاوادانکردنەوە، هەروەها لەشکری کۆریای باشوورش لە کوردستان بوو. ئەمڕۆ کەسێک میوانمان دەبێ کە خاوەنی کۆمپانیایەکی گەورەی کۆریای باشوورە، چەند پرۆژەیان کردووە لە کوردستان، بەڵام تووشی چی بوونە بەدەست ئەم دەسەڵاتە. بۆیە من و کاقادر بە پێکەوە لەگەڵ دکتۆر چانگ هەروەها لەگەڵ بەڕێز محەممەد گەردی قسە دەکەین لەسەر ئەو بابەتە کە هەردووکیان کۆمپانیای سابنێکسیان هەیە، دکتۆر چانگ لە کۆریا، کاک محەممەدیش لە هەولێر، بەڵام تووشی بەڵایەکی زۆر گەورە بوونە لە جیاتی چاکییان کردووە بوو ئەم خەڵکە و بۆ کوردستان، تووشی گرفتی زۆر بوونە و هەردووکیان ئێستا بۆیان نییە بگەڕێنەوە کوردستان. کاقادر پێم خۆشە تۆ دەست پێ بکەی پرسیارەکان، دوای ئەوە منیش دێمە ناو بابەتەکە. فەرموون. زۆر سپاس کاک مەکی. دیارە ئەمە بەرنامەیەکی نوێیە بۆ یەکەم جار کەسایەتێکی بیانی کە بەرپرسێکی باڵا بووە دەوری هەبووە لەسەر خزمەتکردنی هەموو خەڵکی هەولێر، خەڵکی کۆریای باشووریان نەبیرە. ئەو کات ئەو بەرنامە با لەگەڵ بزنسمانێک کەشە کە ئەمە یەکەم جارە دێنگ باز لە گەندەڵێکی گەورەی حکوومەتی هەرێم دەکەین لەگەڵ کاک محەممەد گەردی. دۆسیەکی نوێیەوە ئەو 1 ملیارد دۆلاری کە دەرێن قەرزارن بەشەشی ئەو دوو بەڕێزەیە، قەرزارن پارەکە لۆ خۆیان خواردیکە. با ئەمە یەکەم پرسیار لە کاک محەممەد گەردی. کاک محەممەد ئەو کاتت باش؟ جام باش کاقادر بەڕێز. کاک محەممەد ئەگەر قوتەیەک باس بکەی، ئێوە ساڵی چەند ئەو پرۆژانەتان دروست کرد، خۆت بناسێنی و ئەو کێشە و ململانیانەی کە تووشتان بوو بە مختصری ئەگەر لۆ بینەران باز بکەی لەگەڵ حکوومەتی هەرێم چی بوو و ئەو چەند پرۆژەتان کرد لە کوردستان، ئەو پرۆژەکانتان بە چی گەیشت؟ سپاس دەکەین. زۆر سپاس بۆ دەرفەتە کاک قادر، بۆ دەنابتۆ کاک مەکی. سەرەتا ئێمە من و دکتۆر چانگ لە سای 2009 پێکەوە دەستمان بەیش کرد لە هەولێر. هەڵبەت پێشتر من ئیشم دەکرد لەگەڵ کۆمپانیەتی کۆری ئەوشتانە. 2009 دکتۆر چانگ هات بۆ هەولێر بۆ ئەوەی چەند پرۆژێک پێکەوە جێبەجێ بکەن لەسەر پێشنیاری من. یەک لە پرۆژەکان پرۆژگە سەکەنی شاری کۆری بوو، یەکی دیکە مثلا پاش بەشداریمان کرد و بەڵام بەهۆی کێشەی حکوومەتی هەرێمەوە چەند سەد هەزار دۆلارێکمان پارە سەرف کرد. دوایە زەویەکان لێستاندین، زەوی پرۆژەکان لێستاندین، چونکە شوێنەکەی باش وەرە منتیقەی کەرکی هەولێر دەزانێت ئێستا منتیقەی زۆر باشە لە هەولێر. ئیتر پرۆژەکەیان بە زۆر پێ فەشەل هیناین، هەرچەندە هەموو ئیجازەکانمان هەبوو، بەزما بوو ئیجازە دەستپێکردن بین. دوای پاشەوەی بەشداری هەندێک پرۆژەی دیکەمان کرد حکومی، وەکو پرۆژەی ئاوەڕۆی شەمامک کە کوژمەکەی 300 میلیۆن دلار بوو. کۆمپانیای ئێمە سابنێک لەگەر کۆمپانیای هیۆندای کۆری بەشداری کرد. ئەویش دوایە نازانم پرۆژەکە ڕاگیرا. ئەوەی ئێمە زانیمان بڕیار بوو بدەنە کۆمپانیایکی تر، دیارە پێیان باشتر بوو لە کۆمپانیای هیۆندا، کە کۆمپانیای هیۆندای لە دنیا لە ڕقم یەکەکانە. وەڵا هەسل ئێمە لەگەڵ دکتۆری قسەمان کرد، زانیمان کاکە پرۆژە لەگەل حکوومەتی هەرێم تۆزە زەحمەتە، هەموو شتێک دەبێت تۆزە واستەکاری تێدا بکەیت. بۆیە وازمان هینا ئەو بۆ پرۆژەی کارەبای خەبات بوو لە 2013 دەستی پێکرد. کۆمپانیای پۆسکۆی کۆری جێبەجێکار بوو، بودجەکەش لەلایەن
کۆمپانیای کێنۆسی کە دەکاتە کۆمپانیا نیشتیمانی نەفتی کۆریا دابین دەکرا بە پێی ڕێککەوتنی بینی کۆمپانیا نیشتیمانی نەفتی کۆریا کێنۆسی لەگەڵ حکوومەتی هەرێم بۆ دۆزینەوەی نەفت و کە نەفت بدۆزنەوە و دەری بینین و میفرۆشن لەجاتی پارەکە پرۆژە بە بەرهێنان بکەن لە کوردستان. جا یەک لە پرۆژانە پرۆژەی کارەبای خەبات بوو کە حجمەکەی زیاتر لە 500 ملیۆن دلار بوو. 2013 دەستی پێکرد کۆریەکانیش پەیوەندیان بە ئێمە کرد جانزانی دکتۆر چانگ لە هەولێرە بۆ ئەوەی هاوکاریان بکەین. ئیتر لەوێ دەستمان پێکرد هاوکاریکردن و بۆ دان دروستکردنی کەمپ و پۆند و ئیشی نەقل و گواستەمان کرد، هەندێک ئیشی تێست و ئەو شتانەمان کرد بۆ کۆمپانیای پۆسکۆ و چەند مانگ سیانە و تەشغیلمان کرد بە حتەکەمان بە هیچ کەس وەکو کۆمپانیای سابنێکس. هەندێک تیمان لە کۆریا هینا، زۆربەی تیمەکانیشمان لە هەولێر بوون. دوای بەشداری تەندەری محەتی کارەبامان کرد لە 2020 بیلاتی 2020 بە داواتی لەسەر داواکاری وەزارەتی کارەبا بخوان داواتیان کردین بۆ بەشداریکردنی ئەو تەندەرە. ئێمەش بەشداریمان کرد کۆمپانیای سابنێکس لەگەڵ کۆمپانیای کیپسی کۆری پێکەوە وەکو کۆنسۆرسیۆمێک هاوبەشی. لە مانگی 11 2020 تەندەرەکەمان بۆ دەرچوو. ئیتر عەقدەکەمان کرد. عەقدەکەمان ئەلبەتە لە مانگی 2 2021 عەقدەکەمان کرد. هەندێک کێشەمان هەبوو، تەداخولات هەبوو، زەختمان لەسەر بوو، بۆی ئەو کاتە دەستمان پێ کرد. تەداخلاتی وەکو چ کاک محەممەد باز بە تەداخلات دەکەی و باز لەوە دەکەی لەوەی ئاوەکەی ئێوە واستان لێهێنا، وازیان پێ لێهێنان یان بە خۆتان واستان لێهێنا؟ یعنی ئەو تەداخلاتە حکومیانە چییە کە لە هەردوو لەوەی وەزگەی خەبات و لەوەی ئاو باز دەکەی؟ بەڵێ دەزانی پرۆژەکانی تر کە لەگەڵ حکوومەتی هەرێم بوو ئیتر وازمان لێهێنا، دیتمان لەگەڵ حکوومەت تۆزێک کێشەیە پرۆژەکان مەسەڵکو وەکو سەکەنیەکان و بەشداریمان کرد و پارەمان سەرف کرد، کاتمان سەرف کرد. دوای چوونە سەر مەشروعی ئاودێری گوتمە شەمان بکە ئەو ئەویشمان سەرکەوتوو نەبوو، یعنی نەوانتانی نیشەکەمان بدانێت. زانیمان هەموو شتێک مثلا بە زەخت و بە لۆبی و بەو شتانەیە. ئیتر داخل بوون لەگەڵ کۆمپانیای پۆسکۆ، یارمەتی کۆمپانیای پۆسکۆماندا، چونکە حکوومەت تەرەفی مقابلی مە عەقدیمە کۆمپانیای پۆسکۆ بوو. ئیشمان بۆوان دەکرد، هیچ کێشەمان نەبوو. چەند ساڵیشمان کرد لەوە پۆسکۆی بەردەوام بووین لەوێ، هیچ کێشەمان نەبوو. بەڵام ئەمە وەکو کۆمپانیا تمۆحمان هەبوو پێشتر پرۆژە زیاتر پێشکەوین پرۆژە گەورەتر وەرگرین. بۆیە بەشداری ئەو تەندەرەمان کرد لەسەر داواکاری وەزارەت بەخۆی. بەشداری تەندەرەکەمان کرد تەندەری کارەبای خەبات سیانە و تەشغیل بۆ ماوەی 7 ساڵ. ئیتر لە مانگی 11 2020 تەندەرەکەمان لۆ دەرچوو. پێیان ڕاگەیاندین کە تەندەرەکەتان لۆ دەرچووە. ئیتر ئێمەش لۆمە دڵخۆشێکی باش بوو کە پرۆژێکی ئەومان هەبی. دوای پاشەوی چەند ڕۆژێک پێچوو دیار بوو لە وەزارەتی کارەبا پەیوەندیان پێوە کردین، بەرپرسی گرێبەستەکان پەیوەندی پێوە کردین کە ئێمە دەبی هاوبەشی بکەین لەگەڵ دوو کۆمپانیای دیکە، ئەگەرنە پرۆژەکەتان لێ دەستێنین پرۆژەکەتان نادەینێ ئەڵغەڵەتان و دەخین. ئەو پرۆژانەش ئەو کۆمپانیانەش ستێر و جیجی بوون. ستێر و جیجی ئەم کەس دەزانی ستێر و جیجی بەکگراوندەکەیان چۆنە و چین و چەندیان دەسەڵات و هێز هەیە. بەڵحاصل ئیتر ئێمە من و دکتۆر چانگ قبوڵمان نەکرد لە سەرەتا، بەڵام گوتمان ئەوە هەڵەکە با بچین تێدا، بەڵکو پرۆژەی دیکە وەرگرین لە جنوب لە بەغدا لە شوێنە دیکە. ئەوە چانسێکە با بەشداری بکەین لەوەی بە زۆر ئیتر ڕازی بووین. ئەوان ئیتر زۆرداری بوو 170 پرۆژەکەیان برد لە قازانج بە تەنیا، بەشداری هیچ مەساریفێک نەکەن، بەشداری هیچ شتێک نەکەن، 170 قازانجیش ببن. ئیتر لە 2/12 بەناچاری عەقدەکەمان ئیمزا کرد لەگەڵیان. گوتمان بە پرۆژەکەمان دەست نەڕوا. ئێمە گوتمان من و دکتۆر چانگ فێر بیرمان کردەوە کە ئیشەکە ئیدارە دەکەین، ئیتر ئەوان بە پارەکەی ببەن و سەرمان نایشی. بەڵام نەمانزانی تەداخلات زیاد دەکەن و دێن زەختمان لێ دەکەن و گروپەکی 7-8 نەفەریان نارد بۆمان لە پرۆژە بیت. دوای زانیمان کە با بەوانە هاتینە فێری ئیش بن، فێری ئیدارەی مەحەتی کارەبا بن. ئیتر تاکو کۆمەڵە مەشاکلی زۆرمان هەبوو لە بیدایەت کە چونکە تەندەرەکەمان کە ئێمە بردەوە کاقادر تەندەرەکە بە شێوەی کۆنسۆرسیۆم ئەمە داخلی تەندەرەکە بوون، هاوبەشی ئێمە کۆمپانیای سابنێکس لەگەڵ کۆمپانیای کیپس. دوای کۆمپانیای کیپس ئەو زانیاریە باشە ئێوە خەڵکەکەش بزانن، کۆمپانیای گەورە ئینتەرناشنال کە دێنە کوردستان گەورەترین کێشەیان هەیە کوردستان دەوڵەت نییە و بانقی مەرکەزی نییە. ئەوان داوای
پەیمەندگرنتی دەکەن یعنی زەمان بۆ پارەدان لەلایەن حکومەت چه زەمانەکە حکومەت پارەی دەدا ئەگە پارەکە دەدا ئەوان چ بکەن مافی خۆیان چۆن بپارێزن دوای ئەوە بوو کۆمپانیایی کیپس کە پێک و هاوبەش بوون ئەو کێشەیە چارەسەر نەبوو حکومەتی هەرێم وزارەتی کارەبا ناتوانێت کێشەی چارەسەر بۆیە کیپس پاشەکشەی کرد زە دکتۆر یۆنگ لەگەڵ کۆمپانیێکی تر قسەی کرد سۆسانی کۆری بوو کۆمپانیای سۆسانی کۆری هات رازی بوو ئێمە بە ئەو تەندەرەی رازیە بەو عەقدەی کە لەلایەن حکومەتی هەرێمەوە تەخویل دەرا وزارەتی کارەبا ئێمە رازینە لە وەکو زەمانەتێک ئەوە دیارە لەو تەندەرەکە دیارە حکومەت خۆی زامنە ئیتر ئەمە نامەی کاک محەممەد دەینەوە سەری با کاکمەکی پرسیار لە دکتۆر چانگی بکاتن دەینەوە سەر ئەو بابەتەوە باس لەوە دەکەین کە ئەوە بیفەرم کاکمەکی سپاس کاک قادر قسەکانی کاک محەممەد زۆر باکێش بوو حەزم کە زیاتر قسە بکە بەڵام پێم باشە ئێستا یەک دوو پرسیار لە کاک لە دکتۆر چانگ بکەم دوای دەگەڕێنەوە لای کاک محەممەد بوو دکتۆر چانگ بەڕێز تو کەسێکی خەڵکی کوریای باشووری لە 93ەوە هاتیە بەغداد وەک نوێنەری پەیوەندیەکانی یەکێتی تایکوەندو ئی ئاسیا هاتیە بەغداد مەشغولی دەوراتی تایکوەندو بووی ئیتر تیمەکانی تایکوەندوی عێراق و کوریا و ئەم بابەتانە دوای ئەوە لە بەغداد کەوتێنەوە بزنس کارت کرد لەگەڵ حکومەتی عێراق کۆمپانیای کوری هاتە بەغداد لەوێوە دوای هاتی هەولێر هەمان شت وەک تیمی تایکوەندو دوای کەوتێنەوە بزنس من پرسیارەکەم لێرە ئەوەیە ئایا لە تایکوەندو وەک وەرزش سەرکەوتوو بووی یان وەک بزنس لە عێراق و لە کوردستان بە تایبەتی پرسیارەکەم ئەوەیە سپاس بۆ بانکێشکردنم بۆ ئەم جۆرە چاوپێکەوتنە ئەوە چیرۆکێکی دوور و درێژە ئەگەر بتەوێ باسی وردەکاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و وێزگەی کارەبای خەبات بکەم بەڵام پێم وایە تۆ دەربارەی تایکواندۆ پرسیار دەکەی بێگومان من لە تایکواندۆوە دەستم پێ بەڵام لە ڕاستیدا من لەبەر تایکواندۆ نەهات بوومە عێراق بێگومان من بۆ کاری بازرگانی هاتم پاشانیش هەوڵمدا لە چەندین بواری جیاواز کار بکەین زۆر کەرستەمان بۆ وەزارەتەکان دابین کرد لە بوارەکانی کارەبا پەیوەندیەکان پیشەسازی لە شاری بەغدا و چەندین ناوچەی دیکە دواتر بەهۆی جەنگەوە بینیمان بارودۆخەکە زۆر سەخت و دژوارە بەڵام لە هەمان کاتیشدا بینیمان زۆرێک لە خەڵکی عێراق یاری تایکواندۆ دەکەن تایکواندۆ لە بنەڕەتدا هی کۆریە منیش وەکو کۆریەک ویستمان پشتگیری لەم یاری بۆیە زۆرێک لە پێداویستەکانمان دابین کرد و هەوڵماندا یارمەتی یاریزانانی تایکواندۆ و فدراسیۆنی تایکواندۆ عێراق بدەین چونکە لەم کاتەدا بەرزکردنەوەی ئاست ئاسان نەبوو بۆ نمونە بۆ گۆڕین لە دانی یەکەمەوە بۆ دانی دووەم تێچووی زیاتر لە $100 بوو بۆیە خەڵک بە ئاسانی نەیدەتوانی یاری تایکواندۆ بکات لەبەرەوە من لەگەڵ کوکی وان قسەم کرد کە ناوەندی سەرەکی فیدراسیۆنی تایکواندۆیە لە هەموو جیهاندا ڕێککەوتنێکم کرد و هەموو تێچوەکانم کەم کردەوە هەروەها داواکاری بۆ وەرگرتنی دان ئاسان نەبوو بۆیە من لەم نێوەندەدا یارمەتی خەڵکمدا بۆ تایکواندۆ لە ساڵی 2003دا کە ئەمریکا هێرشی کرد لەو کاتەدا بارودۆخەکە زۆر خراپ و نائومێدکەر بوو بۆیە لە سەرەتای مانگی 2003دا پاڵەوانەتێکمان لە بەغدا ئەنجامدا ویستمان بەو کارە کەمێک وزە و هیوا بدەین بە خەڵک
لەو ڕێگایەوە من مامۆستا محەممەدم ناسی، ئەویش خاوەنی پشتێنەی ڕەشە بە یاریزانی تایکواندۆ بوو. هەروەها براکەی مامۆستا حوسێن جێگیری فدراسیۆنی تایکواندۆی عێراق بوو. ئەم دوو بەڕێزە بەشداریە لە پاڵەوانێتەکەی بەغدا کرد. من لەوێوە ئەوانم ناسی. ئەمە سەرەتاکە بوو. من لە سەرەتاوە بۆ تایکواندۆ نەهاتبووم، بەڵکو بۆ بازرگانی هاتبوو. دواتریش دەستم کرد بە یارمەتیدانی خەڵکی عێراق. ئەمە سەرەتای هاتنم بوو بۆ عێراق و بۆ بەغدا. دواتر مامۆستا محەممەد منی بانکێشتی هەرێمی کوردستان کرد. ئەم کاتە دوای جەنگ بوو لە دەوروبەری ساڵی 2004، بۆیە منیش هاتم. لەوێش بینیم بە هەمان شێوە زۆرێک لە خەڵکی کورد یاری تایکواندۆ دەکەن، بۆیە دەستمان کرد بە پشگیریکردن و یارمەتیدانی. ئەمە هۆکاری سەرەکی بوو کە من هاتم بۆ هەرێمی کوردستان و شاری هەولێر. دوای ئەوەی بینیمان کە دەرفەتێکی زۆر هەیە بۆ پرۆژە و تەنانەت بۆ بازرگانیش، بۆیە وردە وردە بەم شێوەیە دەستمان پێکرد. ئەمە سەرەتای هاتنی من بوو بۆ هەرێمی کوردستان. سپاس دکتۆر. شتێکت بەڵێ تۆ کەسێکی خەڵکی کۆریای باشوور بزنسمەنی وەرزشوانی یان لەو بوارەدا ئیش دەکەی، ئەم دنیاش زۆر گەورەیە. بۆ وڵاتێکت هەڵبژار وەک عێراق کە کوردستانیش بەشێکە لە عێراق، ئەو هەرێمە وڵاتێکە ناسراوە بە گەندەلی، ناسراوە کە مافی مرۆڤی تیا پێشێر دەکرێت، ئازادی زەوت دەکرێت. بۆ هاتیاوێ بوو نەچوویتە وڵاتێکی تر بوو نمونە کە باشتر بێت لە ڕووی گەندەلیەوە، لە ڕووی سیستەماتیکەوە، لە ڕووی ئازادی و مافی مرۆڤە. بۆ عێراق و کوردستانت هەڵبژات، سەبەب چی بوو؟ کەوایە ئێمە هاتین بۆ کوردستان. بێگومان هاتنەکەی ئێمە بۆ کوردستان و هەوڵماندا یارمەتی تایکواندۆ بدەین، بەڵام زۆر بابەتی دیکە لە پڕە کە لە توانای ئێمەدا هەبوون و دەمانتوانی کاریان لەسەر بکەین سەریان هەڵدا. لەو کاتەدا کەرتی حکومی بودجەی بۆ پرۆژەکان دادەنا، کارێکی ئاسان نەبوو. بۆیە پێمان وابوو باشترین ڕێگا بۆ کارە بازرگانیەکانمان بریتە لەوە بەرهێنا. دکتۆر تۆ دەزانی سیستەم لە عێراق گەندەلیەکی زۆری تێدا هەیە. بۆچی هاتوویتە بۆ وڵاتێک کە سیستەمەکەی گەندەلی وا گەورەی تێدایە؟ وەک گوتم من نەهاتمە کوردستان بۆ کارکردن، تەنها هاتم بۆ یارمەتیدانی خەڵک لە بواری تایکواندۆدا. ئەمە تەوەری سەرەکی هاتنم بۆ کوردستان. ئێمە ئاگامان لە هەبوونی گەندەلی و ئەم جۆرە شتانە نەبوو و بیرمان لەم شتانە نەدەکردو، چونکە پێش هەموو شتێک بیرمان لە خەڵک دەکردەوە. لەبەر ئەوەی ئێمە خۆمان دوای جەنگی کۆریا هەمان بارودۆخمان تاقی کردبەوە. ئەو کاتە بارودۆخمان زۆر سەخت بوو، هەژارترین وڵاتی جیهان بووین دوای جەنگ. بۆیە دەمانزانی کە خەڵک چۆن دەتوانن لەو بارودۆخە خۆیان ڕزگار بکەن. پاشان بینیمان زۆرێک لە خەڵک دەستیان بە پرۆژەی نیشتەجێبوون کردووە، بۆیە بڕیارماندا لە ڕێگای وەبەرهێنان لە پرۆژەکانی نیشتەجێبوونەوە دەست پێ بکەین، تاوەکو بتوانین هەم پشتگیری خەڵکەکە بکەین و لە هەمان کاتیشدا کارێکی بازرگانیش ئەنجام بدەین. ئەمە بیرۆکەی سەرەکی بوو، نەک ئەوەی بڵێن ئەم وڵاتە گەندەلی لێ نەخێر. ئێمە لە سەرەتاوە بیرمان لەم شتانە نەدەکردەوە. بەڵێ کاک محەممەد بین وڵات ببوورەکە قەتەم کردی بۆەوەی حەقی ئەوانش نەخورێتن. کاک محەممەد تۆ لەگەڵ دکتۆر چانگ کە لە ئەوەلەوە بەشدار بوویت، چەند وێزگەیەکتان هەیە، ینی لە چەند بوارێکداش کاری گەورەتان کرد، یا خزمەتی خەڵکی کوردستانتان کرد، یەکێک لەوانە وێزگەی خەبات بووە. دەکرێت کەمەک باز لە مێژووی ئەو وێزگەیە بکەی؟ ساڵی چەند بوو، لەگە چ کۆمپانیایەک بوو، و حکوومەتی هەرێم دەوری چ بوو، و بەڕاستی خەڵکی کوردستان تێبگات کێشەی کارەبای ئایا دروستکراوە یان ڕێگری هەیە؟ ئایا ناکرێت خەڵک دوای 35 ساڵ کارەبای بۆ چارەسەر نەبێت؟ بزانم جەنابەت لەسەر ئەو وێزگە و لەسەر ئەو پرۆژانەت دەربەدەریش کرا ئێستا بە خۆتی دکتۆر چانگ لە ئەوروپا و لە ئاسیا لە کۆریا ناتوان بژگەڕێنەوە، هە لەسەر ئەوەی خزمەتەکان چ بوو، ڕێگریەکانیش چ بوو؟ بفەرموو کاک محەممەد. زانی کاک قادر زۆر سپاس بەوردی پۆزەکەتان لۆ باسکەم خۆی بزانی
کۆمپانیای نفتی کۆریای باشوور نفتی نیشتیمانی کۆریای باشوور KNOC وەکو ئەوەی بوو ئەمە دەرێن کابلەتی ماسی دەگیری هەم قوڵابەکی پێوە دەکات هەتا ماسی پێوە بگری ئەوە کە بوو کە حکوومەتی هەرێم کۆری زۆر متعاتف بوون لەگەڵ کوردستان و دەیانویستی زۆر بکەن ئەوەگە بەبیرتان بێ جێشی کۆری لە هەولێر بوو زۆر شتی کرد زۆر قوتابخانەی چاک کرد خەستەخانەی تعمیر کرد و یارمەتی خەڵکیدا بیری ئاوێ لێدا زۆر خزمەتیان کرد خەڵکی کوردستان زۆر متعاتفن دەگەلیان زۆریان خۆش دەوێت هەر خەڵکەکەشان ئەوهای کلتورەکەیان تۆزێک لەمە زۆر نزیکە هەتا لە ڕووی ڕێز و احترام و شتانە بە هەر حاڵ ئەوان باوەریان بە حکوومەتی هەرێم هات باوەریان بەوەی هێنا کە دۆستایەتێکی باشیان هەیە بناغەکی باشیان هەیە بۆیە هاتنە ژێرباری عەقدی کە لەگەڵ وەزارەتی سامان سروشتەکان حکوومەتی هەرێم کردیان ئەو عەقدەی کە دۆزینەوەی نەفت بیت و دوای نەفت دەربین و دوای نەفتەکە بفرۆشن و کە کێشەی پارەدانەکە هەبوو بانق نەبوو شتە بوو گوتن کە ئیستیسمار دەکەن پرۆژە دروست دەکەین ئەوە شتێکی زۆر باش بوو حکوومەتی هەرێم کاک محەممەد ئەگە ساڵەکەی تهدید کردەوەوان هەلە بدایەتی سەدا مناقشەکان دوور و درێژ بوو بەڵام ئەوەی من بزانم 2009 ئیتفاقەکە کرا ئەوەی بیرم بێ غەڵەت نەبم بزەب بیرم نایە بەڵام 2013 محەتەی کارەبای خەبات دەست پێ کرا ئەوان سێ پرۆژیان هەبوو لەو ڕێکەوتنە پرۆژە یەکەمیان مەسەڵەن پرۆژە یەکەمیان ئەو محەتی کارەبای خەبات بوو پاشەوەی هایوەی بوو ئەو ئۆتۆبان بوو لە زاخۆ بێت هەموو کوردستان و سلێمانی پێکەوە بەستی پرۆژەی دیکەشیان ئاوەڕۆ و ئاو بوو کە کێشەی ئاو لە کوردستان چارەسەر ئەو سێ پرۆژە ئستراتیژیە بوو یەکەم بەش بوو کە دەست پێ بکەن دوای ئەگە بەردەوام بوو نەفت دەرات پرۆژەی دیکەش جێبجێکە ئەوەش کە زۆر بە قازانجی خەڵکی کوردستان بوو ئەوجا قازانجی حکوومەتی هەرێمش بوو ئەو پرۆژەیە بەڕاستی ئەو گرێبەستە گرێبەشی نیشتیمانی بوو بەڵام کۆریەکان بەڕاستی دکتۆر چەند تەفاسلی زیاترتان دەداتە دوایە کۆریەکان تووشی ئەزمە بوون تووشی کێشە بوون بلۆکی خراپیان وەرگرت بۆ نەفت هەرچی بەدوای گەڕان نەفت بدۆزنەوە نایانتوانی نەفت بدۆزنەوە ئیتر نەفتیان نەدۆزیەوە لە پاشەوی نانم ئەوە کرمەکە بوو کە بە قوڵاب بەبوو ماسیەکە کۆمپانیەکانی دیکە یەک لە دوێ کاتن دەگە حکوومەتی هەرێم عەقدیان کرد و کۆریەکانش بەجیانی ینی پاراچی زۆریان لەو لای زەرار کرد نزیک ئەوەی ئێمە بزانین نزیک 300-400 میلیۆن دلار لە دۆزینەوەی نەفتەکە زەرێریان کرد زیاتر لە 500 میلیۆنیش لە محەتی کارەبای خەباتیان سەرف کرد محەتی کارەبای خەبات کە بە پارەی کۆریەکان دامەزرا بەبێ ئەوە یەک قەترە نەفتیش ببن حکوومەتی هەرێمیش هەتا ئێستا پارەکەی و نەگەڕاندیتەوە تقریبا فقط 100 میلیۆن دلار چێن لۆ گەڕاندیتەوە ئێمە دەزانی کاکمەچی مشکلەی کارەبا مشکلێکی هەسانە یعنی تۆ پێویستت پێەیە ئەگە حکوومەت بە خۆی پارەی نەبی دەتانی مستەسمەری بینی ئیستثمار بکە ئیش بکە و کارەبای بکڕێ وەکو چەند کۆمپانیامان هەیە لە هەولێر وا ئیش دەکەن بەڵام بۆ ئەو کێشەیە کۆتایی پێنایە من بڕای من لە بەخاتری ئەوەیە کە کۆمپانیا نێودەوڵەتیەکان کۆمپانیا گەورەکان یەک لە گوانە کە خۆمان ناتوانانی بە ئازادی ئیش بکەیت کاکە تۆ ناتوانانی بە 100 میلیۆن دلار لەوێ ئیستیسمار بکەیت داوای 160 و 70 و 80 لێ بکەن شتیوان نییە هەتا ئەمە هاتوچۆمان زۆر هەیە هاوڕامە هاوبرادەرمان هەیە بزنسمانن لە دوبەی ئیش دەکەن لەوێ ئەگەر ژێکەوە دەگە خەڵکە لۆکالەکە 110 و 7 و 15 و 13 دەدەن نەک 179 چێ دە ئیستیسمار دەکە بۆ شکلێکا مەکی بەڕایەمە ئێمە کە من و دکتۆریان زۆر لەو بوارە ئیشمان کردووە خاصەتەن کارەبا مشکلەی کارەبا دەبا 15 ساڵ پێش ئێستا چارەسەر کرابە دەبا 15 ساڵ پێش ئێستا چارەسەر کرابە و دەکرا بۆ نمونە ئێمە کاتێک لە محەتی کارەبای خەبات ئیشمان دەکرد ئێمە کۆمپانیای کۆری USPE مان هینا ئەوان گوتیان کاکە ئێمە 400 میگاوات دیکە ئیستیسمار دەکەین لە محەتی خەبات ئەوە 400 میگاوات ئەوجا من دکتۆر دەگەر کۆمپانیا مەزدەر ئیماراتی قسەمان کرد کە دووەم سێم کۆمپانیا لە عالم لە ئیستیسمار کاقادر بەڕاستی هینانی ئەو کۆمپانیا زۆر زەحمەتە چونکە حکوومەتی هەرێم حکوومەت نییە کاکە دەوڵەت نییە بانکی مرکزی نییە چۆن زەمادە دەیوانە یعنی ئێمە یەک ساڵی مناقشەمان لەگەڵ ئەوانە کردووە هەتا ڕازی بوون نەبێن ئیستیسمار بکەن کۆمپانیا مەزەرمان هینا وزارەتی کارەباش داواتنامەی نارد دەسە داواتنامەی وزارەتی کارەبا پێمان ڕاگەیاندن هاتن کۆبوونەوەمان کرد دانیشتنمان کرد لە زۆرش پیان خۆش بوو وەزیری کارەبا پرسیاری لێکردن گوتیان کاکە ئێوە چەند میگاوات ئیستیسمار دەکەن گوتیان لەسەر داواکاری کۆمپانیای سابنێکس ئێمە 2000 میگاوات ئیستیسمار دەکەن کە بتانەوێت زیاتر ئیستیسمار دەکەن ئەوە هەڵێک بوو لە کوردستان هات جارش کە دووبارە نابیتەوە یەک کۆمپانیا بە تەنیا 2000 میگاوات ئەوە یەک جانیبی کارەبایەکەیتی ئەوە ڕووە کارەبەکەیتی ئەدی ڕووەکەی دیکە 2000 عائلە لەوێ ئیش دەکات 2000 عائلە لەوێ مەعاش وەردەگری ئەدی کێشی کارەبا چارەسەر دەبێت ئەدی حکوومەتی هەرێم کارەبەکەی دەفرۆشی کاکە بە یەک تەلەفۆنی لۆ من کرد
وزارەتی کارەبا کۆمپانیای سابنێکس کوتم بەڵێ کاکە بۆتانیا هیچ پرۆژەیەک هیچ شتێک بینن وزارەتی کارەبا یەکوتم باشە پرۆژەکانی مەمە خەدەمیە پێویستە خەڵک دەبینی وە نایە وزارەتی کارەبا قادر ئەو کاتێک ئێمە لەگەڵ مەزدەر و لەگەڵ کۆمپانی USP ڕێکەتین کە 2500 میگاوات ئیستیسمار دەکرا وزارەتی کارەبا 3 عەقدی 100 میگاواتی کردبوو لەگەڵ 3 کۆمپانیا باشە زیاتر لە ساڵێک بوو نیانتوانی بوو ئیشەکەیان بجێ بکەن و مستەسمەر بینن عەقدەکەیان کردبوو بەبێ مستەسمەریان هەبێ ساڵێک زیاتر کەچی ئێمە لەگەڵ کۆمپانیای مەزدەر ئاردیشمان دابین کردبوو لەگەڵ سەخاوەن ئارزەکان کە لە منتیقی مەخموور بوو هەندێک منتیقی بەهارکە بوو گفتوگۆمان کۆتایی پێهات بوو باز ما بوو عەقدەکەی لەگەڵ وزارەت بکەین دەست پێ بکەین بە یەک تەلەفۆنی نابین بێن بۆ کاکە نازانین بۆ کێشی کارەبا هەسانە ئەگە بیان هەوێ زۆر هەسانە دەبێت کاک محەممەد ئەو هێزانەی کایان ئەو لایەنانەی باسی دوو شەریکەش کرد دوو کۆمپانیاش کرد کە ڕێگریان کردووە داوا لە خەلیج ئەگە داوای یارمەتی ینی داوای بەشداریش بکەن دەوڵەمەندیان حکوومەت سەتا دە و ئەوەیە لە کوردستان 170 بەبێ ئەوەی بەخوان هیچ دەخل بی ناوی ئەو کۆمپانیانە چ بوو کە وای کرد و ئایا ئەو پرسیارەش ئەگە لەگەڵی هەر تێکەڵ چێش بکەن خەرچی کوردستان پێویستی بە چەند کارەبایە و ئێوە چەندتان پێدەکرا ینی چەندی زیادە دەبوو ئەوەی ڕێگری کرد ئایا حکوومەت بوو یان حزب بوو یا ئەشخاص بوو دیارە ئەوەندەی لە ڕووی یاساییەوە بۆ تو دەگونجێت بەڵێ ئەوەی ئێمە دیتمان شتێک هەیە دەرەوەی حکوومەت دەسەڵاتی زۆر زیاترە لە حکوومەت هەر زۆر زیاترە سوپر پاوەریان هەیە حکوومەت هیچ نییە دەسەڵاتی لە بەرامبەرەوەوان ستێر و جیجی بە زۆر هاتن بوونە بە شەریکی ئێمە 170یان برد لەگەڵ ئێمە ستێر و خۆی باشدار بوو شتەکان هەموو لەسەر خەت بوو لەگەڵ ئێمە بەڵام عەقدەکەی بە ناوی شەریکەشتکە ئیمزا کرد ئینۆڤیت هەر ئەوش خۆیتیان ئەوە ڕسمەکان هەیە دیتان ئەمنم و دەگە مدیری جیجی و دەگەر مدیری ستێر گروپ کە عەقدەکە ئەو کاتی ئیمزامان کرد لە 2/12/2020 لە ئۆفیسی ستێر گروپ لەوێ عەقدەکەمان کە ئیمزا کرد ئەوە دەبینێن لەسەر شاشەیە ئەوە لە 2/12/2020 بوو پاشەوی گوتیان کاکە بڕۆ عەقدی خۆت لەگەڵ وەزارەت بکە گوتم کاکە ئێوە یارمەتیمان بدە هەندێک مەرج و شتی باش دانن گوتیان کاکە ئیشی من نییە ئیشی ما ئەوەیە ئەنگۆ ئەتوو پرسی ئیش بکە و پارێ بینی لەسەر حازری ینی هیچ نییە دانیشە و دانەنێن وەریە هیچ پارە دانەنێن نانە پارەکە هەموو دیمە بۆ سەرفکردن ئیشکردن ڕیسکردن خەتەریات چه هەبی چێشە چه هەبی هیچ ئایدیوان نییە بەس ئەگە پارە هات بەڵێ هەندێک گلەیەشیان دەکرد کە شارەزاییان نیە لە ئیشی مەحەتاتیش هیچ ئیشیان نەکرد لە ئیشما دەیانگۆ ئەو شتتان کڕیە لەو شتتان کرد تداخلیشان دەکرد نانەش ئیشیش بکەین تداخلیان دەکرد لە ئیشی مقاول کە بیداتیکە باسم کرد ئەمە نانهێش ئەمە سۆسیۆمش ئیمزا بکەن لەگەڵ حکوومەتی هەرێم دوای دەگوتیان دەبیش کۆمپانیای سۆسان بکتە مقاولتان کۆمپانیای سۆسانش میان بکەین مقاول ئەویشان دەرکرد یعنی ناهێنە بە هیچ شێوەیەک نە کوردستان ئیش خنە خەڵکی پرۆفشنال ئیش بکات لە کوردستان ناهێنن بە هیچ شێوەیە پرۆژەکان سەرکەوتوبی تداخل دەکەن بەبێ ئەوەی شارەزاییان هەبی و لەسەر قسەی توش قسە دەکەن کە فەنیش نین کەواتە ئەوەی نەتیجەکە دەبێتە ئەو کۆمپانیا ئێمە و پرۆژەکان و تەواو بڕەوە ینی ناهێنێ سەک ئەگەنم کێشەکارە بە چێشەکە ئاسانە مستەسمر دێ لەگەری ڕێکەوە حکوومەتی هەرێم با بچی دەست ئیویش بکە ماحەتەی خۆی دامێنێ کارە باش بدە خۆ ئەو کار قادر ئەو مەسافەی کە گوتمان 2006 هەتا 2014 و 15 کوردستان بەو شێوە سەری ئەم ئیستیسمار هات ئەوە لەبەر چ بوو چونکە لە جنوب ئەمان نەبوو کۆمپانیەکان هەموو ڕایان کرد بە کوردستان ئەمان هەیە لەوێ ئیش بکەن لەجێک ئەمامی کۆمپانیا دێت بەڵام ئەگەر تو ئەمانت بەڵام زمانی حقوقی کۆمپانیا دەوالیەکان کۆمپانیا ئینتەرناشناڵەکان نەکەی ئەوانش ڕادەکەن دەڕۆن ئەوە نەک حقوقیان زەمان نەکرد ئێمەیان دەرکرد دکتۆریان تهدید کرد من ئەگەر لە ئێمە خۆ دەزانین بەسەردا تر بەردەوام دەبین باسی لەوە دەچی بەسەرات بەڵێ بگەڕێنەوە لای کاکمەکی هەر ئەوەندە دەڵێن کاکمەکی بەس ئەو زانیاریە بدەم بۆ بینەران کۆمپانیا ستێر گروپ ڕەنگی هەمووتان بزان بەپێی بەشش زۆری بەڵگەکانیش گومان باز لەوە دەکرێکی مەسرور بارزانیە و گۆڵدنی شەرعی بابۆی کوڕی مەسعود بارزانیە کە داوای 170یان کردێ و پێ قسەی کاک محەممەد بەبێ ئەوە یەک فلز بدە یعنی بێتە باقەلیان فەرموو کاکمەکی
بەڵێ کۆمپانیای جێجی گلوبال و ستێر گرۆپ کە هەردووکیان داوای قانونیان لەسەر هەیە لە ئەمریکا ئەوە بابەتێکی ترە دەگەڕێ بابوو دکتۆر چاک دکتۆر چەند پرۆژەتان لە هەولێر جێبەجێ کرد یان پلانتان دانا جێبەجێ بکەن و کێشە و گرفتەکان چی بوون ئێوە وەک بزنسمەنێک لەوێ دەستان بەکار کرد چ کێشەیەکتان هەبوو دەتوانین مان باسکە وەک بزنسمەنێک لە وڵاتێک ئیش دەکەی کە ئەدعای ئەوە دەکەن کە ئێرە گۆڕەپانی هەموو کۆمپانیای جیهانیانە و ئەتوان ئێرە ئیش بکەن چ کێشەیەکت هەبوو دەتوانی بۆمان بە کوردی باسکەی وەکو ئاماژەم پێدا بە پرۆژەی وەبەرهێنان لە بواری نیشتە جێبوون دەستمان پێکرد ساڵانێکی زۆر و هەوڵێکی زۆرماندا بۆ مندیاندانی پرۆژەی نیشتە جێبوون بۆ نمونە وردەکاری دیزاین و هەموو جۆرە نەخشەیەکمان ئامادە کرد ویستمان وەبەرهێنان بۆ خەڵک و پرۆژەی نیشتە جێبوون بکەین دواتر مۆڵەت و ڕەزامەندیەکانمان لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتە پەیوەنددارەکان وەرگرت پاشان زەویەکمان وەرگرت کە نزیکەی 80 دۆنم بوو کە بۆمان تەرخان کرابوو بۆیە دەستمان پێکرد لەگەڵ بەڵێندەرانی ناوخۆی گرێبەستمان واژوو کرد هەروە هەندێک کەرستەمان لە کۆریاوە هێنا هەموو شتێکمان ڕێک خست بەڵام لە ناکاو زەویەکەیان لێستاندینەوە و کە ئێمە نەمان دەزانی چی ڕوویداوە دواتر زانیمان کە هەندێک کەس زەویەکەیان بردووە بەو شێوەیە ئێمە زەرمەند بووین اینجا دەستمان کرد بۆی بزانین لە حکوومەتی هەرێم چی بووە و چۆن دەتوانین کار بکەین بۆیە ئاراستەی کارەکانمان گۆڕی لە جیاتی وەبەرهێنان هەوڵماندا بەشداری لە پرۆژەی تەندەرین بکەین واتە ئەو پرۆژانەی کە حکوومەت بودجەی بۆ تەرخان کردو بۆیە چوینە ناو پرۆژەی ئاودێری شەمامک و لەگەڵ کۆمپانیای هێوندا کارمان وەک دەزانن کۆمپانیای هێوندا کۆمپانیایەکی زۆر بەناوبانگی بیناسازی و ئەندازیاریە پێکەوە کارمان کرد و هەموو پێشنیازەکانمان ئامادە کرد و وردەکاریەکانمان ڕێکخست چەند مانگێکی زۆر کارمان کرد و هەموو شتێکمان ئامادە کرد بەڵام لە ناکاو ئەم پرۆژەیەش نەمان دەزانی چی ڕوویداوە کەس ڕوونکردنەوەی نەداکەوە کار چییە لە ناکاو پرۆژەکە ڕاگیرا دواتر بۆمان دەرکەوت کە پرۆژەکەیان داوە بە کۆمپانیایەکی ناشارەزا و بێتوانە ئەوان پرۆژەکەیان برد بەم شێوەیە هەم وەبەرهێنانەکەمان لە دەستدا و هەم تەندەرەکەشمان دۆڕاند ئیتر نەمان دەزانی بۆ کوێ بچین لە دوای ئەوەش چەندین پرۆژەی وەبەرهێنانمان ڕێکخست بەڵام لە هەمیان شکستیان پێهێناین دواتر دەستمان کرد بەکارکردن لە وێزگەی کارەبای خەڵات بێگومان دەتوانین دواتر وردەکاری ئەمە باس بکەین بەڵام ئەم پرۆژەیە تەنها سەر بە حکوومەتی هەرێم نەبوو بەڵکو پرۆژەیەکی هاوبەشی کۆمپانیایەکی کۆری و وڵاتی کۆریا و حکوومەتی هەرێم بوو ئێمە چوینە نێو هەوڵدانی لەم شێوەیە بەڵێ دکتۆر تو وەک بزنسمەنێک ئێستا لە زۆر وڵاتی دنیا ئیش و کار و خاڵاتی خۆتت هەیە و پرۆژەت هەیە و ئێستا لە ئەوروپاش پرۆژەت هەیە و زۆر بزنسمەنی جیهانی دەناسی و مستەسمر دەناسی ئامۆژگاری هیچ مستەسمرێک دەکەی بچتە کوردستان و کار بکە یان ئەڵێ وریا بن نەڕۆن ئەوەی بەسەرم هاتووە با بەسەر ئێوەشدا نێت لە ئێستادا ناتوانین پێشنیار بکەین چونکە ئەزمموی زۆرمان هەیە لە ڕێگای وەبەرهێنانەوە هەوڵماندا و شکستمان هێنا لە ڕێگای پرۆژەکانی زیادکردنی ئاشکراوە دووبارە شکستمان هێنا هەروەها هەوڵماندا تەنانەت ئەگەر ڕاستەوخۆ بۆ خۆشمان دەبێت بەڵام هەوڵماندا هەندێک وەبەرهێنی دیکە بێنین بۆ نمونە وەک دروستکردنی یەکەی سێ و چار هەروەها نۆژەنکردنەوەی وێزگەکانی کارەبا و شتی لەو شێوەیە بەڵام هەموو ئەمانە بەو شێوەیە کار ناکات لە بارودۆخێکی ئاوادا چۆن دەتوانین پێشنیار و ڕاستپاردا بۆ حکوومەتی هەرێم بکەین کە بڵێن دەبێت بەم ڕێگایە یان بەو ڕێگایەدا بڕۆن
لە سەرەتادا هیوامان بە هەرێمی کوردستان بوو. کاتێک ئێمە لە بەغدا کارمان دەکرد ئەو کات هەرێمی کوردستان جێگیر بوو. بێگومان دوای جەنگی ساڵی 2003 لە هەنی ناوەندی بەغدا لە سەردەمی مالکیدا بوو، هەموو شتێک تێکچوو بوو. بەڵام هەرێمی کوردستان لەم ڕۆژانەدا جێگیر و زۆر ئارام بوو، کارەکانی بەباشی دەچوونە پێشەوە و دەڕۆیشتن. تەنانەت لەلایەنی بەغداوە پێشنیازیان دەکرد کە دەبێت چاو لە هەرێمی کوردستان بکەیت. ئەمە وای دەگەیاند کەوان بەو شێوەیە بەباشی کاریان دەکرد. بۆیە بیرمان کردەوە ئەگەر لەگەڵ هەرێمی کوردستان بین ئەوە لایەنی کەم دەتوانین سەرکەوتوو بین. ئەمە ئەو هیوایە بوو کە ئێمە لە سەرەتادا هەمان بوو. هەر بۆیەش بەوە بەرهێنان دەستمان پێکرد. هەروەها دەستمان بە پرۆژەکانی زیادکردنی ئاشکرا کرد و بۆ هەرێمی کوردستان کارمان کرد. بەڵام دواتر ڕوبەڕووی کەیسی وێزگەی کارەبای خەبات بووینەوە. هەروەها پرۆژەکانی تری وەکو پرۆژەی ستیکەر و شتی وەکو ئەوانە. اینجا هەموو ئەو شتانەمان لە دەستدا. هەر بۆیە ئێستا ناتوانین ڕێنمایی حکومەتی هەرێم بکەین. چۆن دەتوانین ڕێنمایی بکەین کە بڵێن باشترە بەم شێوەیە یاخود بەو شێوەیە بیکەن. ئەگەر ڕێنمایی پێشنیاز بکەین ئەوە بە توندی ڕاستپاردە دەکەین بۆ ئەو کەسانەی لە دەسەڵاتن کە دەبێت زۆر ئاگداری دەوروبەرەکەیان بن. ئەمە ڕاستپاردەی ئێمەیە، چونکە بەهۆی ئەمانەوە ناتوانن ببینن کە دەبێت بەرەو کوێ بڕۆن، تەنها شوێن ئەو کەسانە و دەوروبەریان دەکەون کە گویان لێ دەگرن. هەر بۆیە ڕوبەڕووی ئەم کێشەیە بوونەتەوە. لەوانەیە کۆمپانیایەکی دیکەی وەبەرهێنی دیکەش بێن و ڕوبەڕووی هەمان کێشە ببنەوە. تەنها دەتوانین ئەم ڕاستپاردەیە بکەین لەم ساتەدا، چونکە ئەزموونمان لەمەدا هەبووە. کاک محەممەد بێنەوە لای جەنابەت. پرۆژەی دووەمت ئیستیکەری دەرمان بووە. ئەوە چۆن بوو؟ یعنی وەکالەتەکەت کووەگرت، هەندەرەکە وەچێ لێی وەرگرتی و ئەو مشکلانەی هاتە پێشت. هەرچەندە من جێم لەو دۆسیە زۆر بووە لە میدیا بەڕاستی ئیستیکەری دەرمان. بەردەگە لە زاری خۆتەوە لە بۆمان باسکەی چکە ئەو دووەم پرۆژەیەکە لە ئەنگۆ داگیر کرایە. بەڵێ وەکالەت هەندەرەکە چۆن بوو؟ وەچێ لێی داگیرکردن بفەرموو. کە قادر ئێمە لەمێژ بوو لەسەر ئەو ئیستیکەرانە ئیشمان دەکرد. تکنۆلۆژیاکی باشە، نانۆ تکنۆلۆژیا ئیستیکەرێکی کۆریە، یعنی زەحمەتە لۆ تەزویرکردن ئەو شتانە. ئێمە چەند ساڵێک بوو لەسەر ئیستیکەری ئیشمان دەکرد. لە ماوەیەک حکومەت هەرێم دیگە بودجەمانیە، لە ماوەیەک دەکرد چەند وەزارەتێک قسەمان کرد لەسەر موزوعە. گوتمان شتێکی باشە بۆ ئەوەی بتوانین کوالیتی حیات، کوالیتی دەرمان لە کوردستان بەرزتر بکرێتەوە، حکومەت کۆنترۆلی بکە حدودەکان لە شتی تەزویر. ئەمە بەس بۆ دەرمان نەبوو، بۆ هەموو شتێک بوو. شتی تەزویر نێتە کوردستان، ینی حیاتی کوردستانی گەرانتی بکرێت بە شتی باش، هەتا بە ئەلکترۆنیات، بە دەرمان، بە جلوبەر، بە هەموو شتێک کە خەڵکەکە دەستی پارە دەدا بزانێت چ دەکرێت، شتێکی ئەسلی دەکرێت یان شتێکی خراپ دەکرێت. وەڵاهاصل زۆر ئیشمان لەسەر کرد، پرۆپۆزالی زۆرمان چا کرد. ئێمە کە عەقدی بەحەتی کارەوەمان خەباتمان کرد. بەڕاستی ئەو جەماعەتی جی خاستە مدیرەکەیان ئەمیر ئەحمەد یعنی زۆر بێزاری کردن. ئەمە وامان لێ هات بوو نەمانزانین چ بکەین. یعنی عەقدێکمان هەیە و لە عەقدەکەش ئەوە بەردەوامی ئیش دەکەن، نایاندەش ئیش بکەن. بەڕاستی لە هەموو بابەتێک، لە هەموو زاویەک داخل دەمون کێشەمان دروستکە. وەڵحاصل ئەمە هاتون پێشنیارمان کرد، گوتمان کاکە ئەمە ئیستیکەرێکمان هەیە، ئەو ئیستیکەرە دەتانەوێت ئیشی لەسەر بکەین. ئەوان گوتیان بەڵێ دەمانێت بماندنێ تر لۆ چەند مانگێک ئیستیکەرماندانێ دیار بوو لە حدودەکان ئیشیان لەسەر دەکرد. لە حدودەکان نازانم بۆچی بەکاریان دێنا، بۆ کوالیتی کۆنترۆل بەکاریان دێنا، بۆچی. دوای پاشەوی گوتیان کاکە ئێمە دەمانێت ئەو ئیستیکەرانە لە دەرمان بدەین، بەڵام دەبی ئەنگۆ لێ دەربچن. کاکە ئەمە نزیک 5-6 ساڵە پارەمان سەرف کردی، هەموو کۆبوونەوە بڕۆ کۆریا وەرەوە ئیشمان لەسەر پرۆژەیە کردووە. یعنی مافی خۆمانە شتێکە عەقدمان هەیە، وەکالەکەی عێراق ئێمە وتیان کاکە بە کورتی و بە کوردی یان دەدەن بە ئێمە یان واز لێبینین ئەو ئیشە ناکرێت لە کوردستان، ناتوانن ناهێنن بیکەن بە کوردی بە کوردی. وڵاتە ڕێکەتین و ئەمەش دەگە دکتۆری قسەم دەگوتم دکتۆر ئەو شتەیە زەخمان لێ دەکەن، چ بکەین؟ دکتۆر گوتی کوی دەبینێ؟ گوتم دکتۆر چەند گوتی کوی دەبینێ؟ گوتم کاکە ئیستیکەرەکەیان بدەنێ با بەس لە کۆرمان ببنەوە لە مەحەتەکەی لێمانگەن لەوێ ئیش بکەین. کاکە لەوێ ئیش ئەو کاکە بە ئەوەش لەوان بی. ئیتر ئیستیکەرەکە عەقدەکەمان لەگەڵ کۆمپانیای ئەسلی هەڵوەشاندەوە بە زۆر کاکە لیانستاندین دامانەوەن و ئاگادارین. ئەلبەتە پاشەوەی کە من لە کوردستان نەمام، کوردستانم بەجێهێشت یان بە کوردیەکەی ڕام کرد لە کوردستان لە ترسیوان، زانیم ئیستیکەرەکەیان تەنفیز کرد، جێبەجێ دەکەن و سعرەکەشان گەلە گرانە. چکۆ سعرەکان و دوکمنتەکان هەموو لای من هەیە چەندە و چۆنە و چۆن نییە.
زۆر گەورە لە خەڵکەکەی دەکەن بە سعرێکی زۆر گەورە و هەتا لەندە جێدی تم ئستیکر لە کۆلانی فڕێدرایە یعنی ئەوانە نا ڕقابە هەیە نا تەنفیز ناچی تەندەرەکەش بە سێ چار شەریکە پەشدار بوون و هەندە خۆ لە تەندەرەکە لۆ تەندەرەکە لەوان دەرچ ئەو بە تەندەر وەریان گرت و بتهێنێتەوێ بۆ تەندەر وەریان گرتیا شتەکە قانون نییە بەس چیان کردیە لە وەزارەتی تەندروستی هەندێک مەرجیاندانە مەرجەکان بزە مەرجەکانی وام ئەکە من بڵێم کاکە من سێ سارم دەوێت بەکرێ بگرم سارەکان ئەگە بمێ لە تو ساری تو بەکرێ بگرم مەرجەکانی ساری تو دادەنێم ئەکاکە ئەوهاوی تەبیدی ئەوبی سلایتی هەبی تکەواتە لە تەندەرەکە ساری تو دەرەچی لەوان ئێوانش تەندەرەکە مواصفاتی ئەو ئیستیکریان دانابوو ئیتر تەندەرەکە لەوان دەرچوو وەریان گرتیا سارەکەش دیارە بە کەیف خۆیتیان و کورسی ئەدادەنێت چ دەکەن چ ناکەن نازانم بە سارەکان زۆر گرانە ئەوەی بزانێت چکەمە لە ئەلفەتا یا هەموو دەزانێت سارەکانی کۆ بەس ئەمە ئەومان کردە قوربانی کە وازمان لی بنین ئیشی مەحەتی کارەبا بە جوانی بڕواتە پێش بەس تەداخڵاتمان لەگەنەکەن ئیشەکەی بکەین ئیسtismار مستەسمەری دیکە بکەین کێشەی کارەبا بتوانین تاسیر لێ بکەین لە حکوومەتی هەرێم کێشەکان چارەسەر بکەین مەبەستی ئێمە لەگە دکتۆر چەند وایە ئەمە کۆمپانیاین کاک قادر کۆمپانیا وایە قازانج دەکات من وەکو خانوادەیەکی شەهید من وەکو کە خانوادەیەک کە 70-80 ساڵ خەباتێکی لە لۆ نیشتیمانە وڵاتی خۆم لە پێش هەموو شتێکە بۆیە لە مەحەتی کارەبای خەبات کە دەستمان بەیش کردبوو کاک قادر کاکمەچی 180 خەڵکی خۆمان مانسی خۆمان بوو لۆکال بوو کە پێشتر لە ئێمە ئیشی دەکە زمانی پۆسکۆی دەورەمان پێکرد بوون شتمان پێکرد بوون هەموو خبرەی چاچیان هەبوو دەستیان بە ئیش کرد بوو لە ئێمە ئیشان دەکرد ئەزنەبی زۆر کەمان هەبوو لە ئێمە ئیشان دەکرد ئیتر کاتێککە ئێمە لەوێ نەمان هەبوو دەرکران و بە دەستیسەی GEG هەموو دەرکران و تورکیان هێنا لە جاتێندانا ئیتر ئەوە چەند دەرێ خزمەتی وڵاتە کە تۆ تورک بینی خۆمانی دەرکەی ئەمن دەرکەی کە مستەسمر دینە مستەسمر بێ داوای 189 و 70 لێ بکەی ئەوە چەند دەری ئەوەیە کە ئەوانە وا خزمەتی وڵات دەکەن ئەمە نازانم خزمەتکردنی وڵاتی ئەوەی ئەمن دکتۆر یانگ دیتمان لەوێ کاقدر وشەیەک هەیە هەموو کەس لەوانەیە زۆر کەس باسی بکدەێ هەندێک کەس هەیە وڵاتی خۆی خۆش نایە بەس بەڕاستی ئەوەی ئەمەی دیتمان ئەوانە ڕقیان لە وڵاتی خۆیان ئەو دەستەودارەی جەماعەتی GEG زیاتر لەگەر هەندێک بەشی لە ئەستێریش بەڕاستی ئەوانە ڕقیان لە وڵاتی خۆیان ڕقیان لە کوردە ڕقیان لە کوردستانیش ئەگەرنە لۆوا دەکەن لۆ نانێش کوردستان پێشکە لۆ نانن ئەو مستەسمرە لەوێ ئیش بکە بۆ ناهێلی ئەمە ئیش بکەم ئەمن ئەو کاتێک هەڵاتم ڕۆشتم لە کوردستان ڕۆژی پاشی قەڵ بوو بمکرد باش ئەمن فکرم لەوە دەکردەوە ئەو هەموو ئیشەم چاکردی ئەو هەموو کوڕە کوردە ئەو هەموو عایلەی کوردە لای منەوە ئیش دەکا 500 عایلە دەگە و شەریکاتە تەنیشمان ئیش دەکەن ئەمە وەم زانی ئێستا گازم دەکەن لە ئەنجومەن وەزیرە مەدالیەکم دەدەنێت دەست خۆشبی ئەو پرۆژە گەورەیەت لەسەر پێ ڕاگرتووە بە خەڵکی خۆمان ئیش فێری ئیش دەبێت هەموو دەرکران هەندێک نازانم لە دەوازن ئیش دەکەن ئێستا هەندێک لە شەریکەی کە هیچ پەیوەندی بە شەهادەکان لەوێ ئیش دەکەن هەندێک کە لە ماڵن بی ئیشن یعنی ئەوە چه خێرە چ ئیشەکەت کرد ئەو ئیشەکە جەماعەتی کوردەکان دەیان کرد ئێستا تورکت هینە تورکەکە ماعاش وەردەگری پارەکە دەباتە تورکیا لە تورکیا ساروخی پێ چادەکە لۆ ڕۆژاوە لۆمەدایە یعنی خێری ئەو دوو کۆمپانیای چیە کە ئەوان بەسەمەدا هێنا باشە وەزارەتی کارەبا لۆ دەسەڵاتی نییە برێ کاکە هەر سنگێنی برێ کۆمپانی سابش دەستان خۆش بێ ئەنگۆ ئەو دوو کۆمپانی گەورەتان هینە 2500 میگاوات ئیستیسمار دەکات کوردستان بە هەمووی 5500 زۆر ئەوە 6000 میگاواتی پێویستە کارەبا ئێستا 3000یان بە زۆر پێدابین دەکرێت یعنی لە باشترین حالات 3000یان دابین دەکرێت ئێمەش 2500 میگاواتمان هینا بە ناو کوردستانی چی دەهات خەڵکەکە نەدات هەموو زەختە لە سەخەکەکە بێ کار قادر ئەوە شتێکی دروست و ڕەوان نییە تو بێ کارەبای بکەی 5-6 قات لەسەر خەڵکەکەی کە چیە خەڵکەکە کارەبا مەصرفە بەکار نایێنێ لەوەی کارەبا بەشی هەمان بکات تۆ هاوڵاتی مافی ئەگەر لی شارەزار یعنی ئەو پرۆژەی ئەنگۆ داتا نابوو سەری کارەبا کودا بندرێتن لە چاو ئەو سەرەی ئێستاکە هەیە یعنی ئەو 2500 میگاواتەی ئەنگۆ داتان نابوو ئەگەر بتان فرۆش باە بە نمونە سەری چەندە یان سیستەمەکێ ئێستا لەوەی کە بازەوە دەکرێتن چکدامی سەعات خەڵک بێزارە لە دەست گرانی کارەبا بەڵێ کاکمەکی خۆ ئەمە دوو بابەتە دەبی باسی بکەین بابەتی یەکەم حکوومەتی هەرێم لۆ دادەنێ مەسەلەن محەتاتی تاقە شەمسی بە 5.3 سنتە لە بۆ هەر کیلوواتە لە ساعات ئەو محەتی خەباتیش 1.7 بوو سنت کە زۆر هەرزانترە لە ئەوەی ئەوانە دراسەکە لێکدانەوەی کە حکوومەتی هەرێم بۆ خۆی کردوتی بۆ کارەبا خۆی بابەتی دووەم کە کارەبا چەند گران بووە
ئەوە بڕای من وەکو خۆم کە ئەو دنیا گەڕین ئەو وڵاتە گەڕین لە چەند وڵات ژیامە وان نییە معقول نییە تۆ کارە بە ئەوەندە گرانبی هەموو دەمی حکوومەت ئاسانکاری بۆ خەڵک دەکات خاستن حکوومەتی مە بخۆی نفتی هەیە بخۆی غازی هەیە ئەگەر ئێستا من لە بەریتانیا دەژیم ئەگەر حکوومەتی بەریتانیا بەپێی ئەو خەرجیەی بی کە کارەبای لەو دورە دەردێ بەو خەرجیە بداتە خەڵکەکە هیچ کەس پارەی کارەبای پێ نادرێت تو جەنابتان لە ئەوروپا ئەوروپا نفتیان هەیە نەغازیان هەیە ئەگەر بێن بەپێ بەسەری کڕینی غازەکەی بەسەری ئەو مەساریفەی کە لە محەتەتی کارەبە دروست دەکرێت بێن بەو پارێ پارە کارەباکەی بدەنە خەڵکەکەی بەرێ حکوومەتی زەرەر نەکا و هیچ هاوکاری خەڵکەکەی نەکا خەڵکە هیچ کەس ناتەنی هەناتەن یەک گلۆ پیش بێکە حکوومەت دەبی هاوکاری خەڵک بی کێشە گەورەکەی لە حکوومەتی هەرێم قادر ئەو مستشارە بەرسێبەرانەن ئەو مستشارانە کە بەرسێبەرن لە بن سێبەر خوان شاردیتەوە وەکو جیجی و جەماعەتەکەیان استشارە دەدەن هەندێک مستشاری کە جێگومانن بەڕاستی ئەلمیان نییە لەوێ دانیشتون و نازانم حکوومەتی هەرێم بە خۆی پلانەکەی چۆنی ئایا بەگە ئەو مستشارانە بەردەوام دەبی کە کێشەکە پاش 35 ساڵ ئەوە کە کارەبانە یان نییە یان زۆر گرانترە لە ئەوروپاش گرانترە باشە دەبی کێشێک لێرە هەبی کێشەکە لە چێدایە دەبی ئەوان چارەسەر بکات ئەدی ئەوان هەموو دەستگاکان لەکنە دەستگای ئاماریان هەیە پلاندانیان هەیە وزارتی کارەبایان هەیە ئەو خەبیران هەیە ئەو شارەزان هەیە ئەو مستشاری بەرسێبەریان هەیە لە بن دیوار و بەرسێبەریان هەیە ئەوان بێ پێشنیارێکی باش بدەن بە خازانجی خەڵکەکەوی ئەوە هەلەیە کار قادر خەڵک سوودمان نەبوو دیارە شتێک غەڵەتە لێرە کاک محەممەد تەفسیرەکەی بەڵێ بچینەوە لای برێم مایکەکە بدەینەوە کاکمەکی کە لە کوردستان کۆمپانیاکان کە هەر ئی بنەماڵەکان یا دوو بنەماڵە ئەوان حکوومەت کردیتیانە ئامرازێک لە دەوڵەمەند بوونی خۆیانەتە کۆمپانیاکان حکوم دەکەن نەوەک حکوومەت ڕۆلی هەبیتن لەوەی یانی فەرم کاکمەکی بەڵێ بەڵێ سپاس دکتۆر ئێوە پرۆژەیەکتان دروست کرد محەتەی کارەبای خەبات کە 100 ملیۆن دلاری پیا سەرف کرا و توش بەشێک بووی لەو پرۆژەیە کۆمپانیاکەی توش سابنێکس بەشێک بوو لەو پرۆژەیە ئێستا خەڵکی خەبات خەڵکی دەوروبەری پرۆژەکە ڕۆژانە هەوار دەکەن بەڵێن ئەم ژەهرەی ئەم پرۆژەیە تەندروستی ئێمەی تێکدا تووشی سەرەتان بووینە دووکەڵێکی یەکجار زۆر لەوێ دەردەچێ ئەوە بوو ئێمە شانازی دەکەین کە خۆمان تەرخان کرد بۆ پاڵپشتیکردن و بنیادنان و کارکردن لە وێستگەی کارەبادا لە هەرێمی کوردستان بێگومان لە سەرەتادا لەگەڵ کۆمپانیای پۆسکۆ دەستمان پێکرد چونکە ئێمە لە هەرێمی کوردستان بووین و ئەوان داوای کارێکی بچووکیان کرد پاشان توانیمان پێکەوە هاوکار بین و بەیەکەوە کار بکەین دواتر لە ڕێگای زیادکردنی ئاشکراوە کارمان کرد بۆ مەشقکردنی مەیدانی من خۆم پسپۆڕی ئەندازیاری میکانیکی دکتۆرام لە وێستگەی کارەبادا هەیە و لە وڵاتانی تریش پێشتر ئەزمونمان هەبووە لە هەرێمی کوردستان کارمان بۆ وێستگەی گەرمینی و تۆرباینی گازی نۆژەنکردنەوەی وێستگەکان کردووە تیمی باش و زانیاری زۆرمان هەبوو هەر بۆیش هاوکاری پرۆژەکەی پۆسکۆمان کرد و مەشقە مەیدانیەکانمان ئەنجامدا بێگومان هاوکاریمان کرد ڕەنگە بپرسن چۆن چوونە ناو پرۆژەی ئۆئێمی لەم شێوازە ئێمە زووتر دەستمان بەکار کرد بێگومان ئێمە کارێکی بازرگانیمان دەکرد لە هەمان کاتدا کارمان بۆ وێستگەی کارەبا دەکرد بۆ کارپێکردن و چاکردنەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و کۆمپانیای پۆسکۆ کۆمپانیای پۆسکۆ واتە کۆمپانیای نیشتیمانی نەوتی کۆریا هەندێک جار ئێمە پرسیارمان دەکرد لە کۆریا و ئێمە لە ساڵی 2020 پرۆژەکەمان تەواو کرد و شانازیمان بەو کارەوە دەکە بۆ هەرێمی کوردستان و کۆمپانیای پۆسکۆ ئەنجامماندا ئەمە چەند ساڵی پێشوو بوو ئێمە دیزاین و ئەندازیاری ئەم وێستگەی کە بە نەوت کار دەکا کارمان کردووە ئەگەر کێشەیەکی ژینگەیی هەبێت ئەوە ئێمە هەرگیز نەمان کردووە ئەگەر لە ساڵی 1960ەکانیەک و هەفتاکان بووینایە ڕەنگە بۆ پاراستنی پرۆژەکە گوێمان لەم کێشەی ژینگەیانە نەگرتبایە
ئێمە لە ساڵی 2020 کارە ئەندازیاریەکانی پرۆژەکەمان تەواو بوو کەوایە چۆن ڕێگای تێدەچێت لەم سەردەمەی تەکنەلۆژیای بەرزی ئەندازیاریدا چۆن دەبێت کێشەیەکی ژینگەیی و گازی ئاوا دروست بێت. ئەوان گرنگیان بە وێزگەکە نەدەدا. بۆ تێگەویشتن لە بابەتەکە دەبێت سەیری مێژووی کارپێکردن و کارکردن لەم پرۆژەیەدا بکەین. ئەو کاتە دەتوانیت تێبگەی لەم شتانە. ئێمە کارمان بۆ ئێن دەکرد کە دەمانزانی چۆن چاکردنەوەکان ئەنجام بدەین. بەگشتی تەمەنی ئەم مێزگانە کە بەنەوت کار دەکەن بە شێوەیەکی ئاسایی 30 ساڵە. بەڵام چۆن دەتوانین بۆ ماوەی 30 ساڵ بیهێڵینەوە؟ ئەویش پێویستی بەوەیە کە ساڵانە خشتەی پشکنینی گشتی و چاکردنەوەی ئۆڤەرهێڵی هەبێت تاوەکو تەمەنێکی درێژ بۆ وێزگەکە مسۆگار بکرێت. بەڵام کەسانی بێئەزموون ئێمەیان دەرکرد و پرۆژەکەیان وەرگرت. چۆن دەتوانێت پرۆژەیەکی لەم شێوەیە بۆ ماوەیەکی درێژ بهێڵنەوە؟ ئەوان تەنها سەیری پارە دەکەن، کارەبا دەفرۆشن و پارە کۆ دەکەنەوە. تەرکیز لەسەر ئەمە دەکەن. ئەمەش وای کردووە پرۆژەکە بەرەو خراپ و خراپتر بڕوات. پاشان هەندێک فلتەریان لابردووە بۆ ئەوەی کەمێک بەرهەمهێنانی کارەبا زیاد بکەن. بێگومان دەتوانێت کارێکی لەو شێوەیە بکرێت، بەڵام ئەمە زیانێکی زۆر بە ژینگە و وێزگەکەش دەگێنێت. ئەمە کاریگەریە خراپە سەرەکیەکەیە. ئێمە هیوادار بووین لەم کاتەدا بەهۆی ئەو پاڵە پەستۆی لەسەرمان دەکرا بۆ ئەوەی لەگەڵ ئەوان کار بکەین. ئێمە هیوادار بووین بتوانین کار بکەین بەیەکەوە. ئەو کاتە دەمانتوانین گرنتی 30 ساڵ کارکردن بدەین لە پرۆژەی چاکردنەوە و هاوکاری بۆ ئەوەی بتوانین کۆنتڕۆلی ژیانێکی درێژ بۆ وێزگەکە فەرەهام بکەین. لەم ماوەیەدا دەمانتوانی پارەش پەیدا بکەین. بەڵام ئەوان تەنها پارەی خێرایان دەویست، گوێیان بە تێکدانی ژینگە و وێزگە و خەڵکەکە نەدەدا. ئەمە کاریگەریە خراپەکە بوو. زۆر دڵگرانین بەو شێوەیە وێزگەکەیان بەڕێوە دەبێت و ئێمەیان دەرکرد و وێزگەکەشیان داگیر کرد. هێشتاش پرسیار دەکەین چۆن ئەم کاریان ئەنجامدا. کاک محەممەد ببوورە ینی دەزانم ڕۆژ تەندروستیش لەبار نییە کارهاتی، بەڵام ئەم دوسێ پرسیارە کۆتایشمان هەیە لە لێت بکەن. یەک ئەتو جگەلەوەی کە مەسەلەی دەرمان بوو، مەسەلەی پەرپێدانی ببوورە ئەوەی وێزگەی تەبات بوو، هاوکات مەسەلەی تاقەی شەمسی سۆلار ئەویش پرۆژەیەک بوو لە دەستان بوو. لەبەرەوەکو گوتم بارودۆخی تەندروست بووە ئەم پرسیارەکان دەکەین یەک هەست پێ دەکەم بارودۆخت ئەوە نییە. پەرەپێدانی وێزگەی کارەبا کە توانیتان کۆمپانیایکی ئەمریکی بینن بە 400 ملیۆن دۆلار ئەگە هەڵە نەبن، حتا ئەوش فێڵتان لێکرا و پارەکانتان بە شەکلێ خورا و قونسڵیەی ئەمریکی دەوری چ بوو لەو مەسەلەیەوە. مەسەلەی پەرەپێدان و بەرهێنان لە کوردستان کاتو وەکو بزنسمانێکی کورد کەمەک ئەوە بکات چکو خەڵک وزە سیاسەکە دەبینی مەسەلا بۆ ئەو ئازار و سیستەم لەوە بەرهێنان نازانن چۆنانی بەڕاستیەوە دەرگایەکی نوێیە ئێمە کردمانەوە کە بە هیوان و بەرهێنەرەکانی کەس وەکو ئێوە وێریانە بێت بێن قسە بکەن ئەو سیستەمەشکەیە لە خەڵک دەکرێتن. بەڵێ کاک محەممەد. کاک قادر بە کورتی بە خەڵکەکە بزانێ وەزعەکە کوڕوویدا لۆ ڕوویدا ئێمە کە گوتمی کەم جار عەقدەکەمان کۆنسۆرسیۆم بۆ هاوبەشی بوو دوای نایان هێش ئەمە دوای زانیمان بە زەختی جیجی بوو کە وەزارەت حکومەت قبولی نەکرد. دوای مە کۆمپانیای کۆریمان هینا گوتمە بابتە مەقاوڵمان ئەویشان دەرکرد چکە دوای لە ئاخیر زانیمان مەبەستیان ئەوە کۆمپانیای ئێمە زەعیف ڕاگرن دوای بە ئاسانی دەرمانکەن چکە کۆمپانیای KPS کۆمپانیایکی حکومیە حکومەتی کۆریا بوو. پاشەوەی ئەمە چمان کرد ئەمە دەگەر کۆمپانیای USP ئەمریکی قسەمان کرد ئەوەن هاتن گوتن کاکە ئێمە دەزانین خۆی ئەو نەوتەیە کە دابین کرا حکومەتی هەرێم دابین دەکە ئەو نەوتە لە بۆ مەحەتەی کارەبا بە پێی ماسەفات و دیزانی مەحەتەکە نییە ئەمە دەزانین کێشەکان لە چییە ئەو بەشانە دەبی بگۆڕدرێ بە ئاسنە شتێکە دروست بکەیت کە ئەو نەوتە تاسیری نەکە خراپی. ئەمە ئەو ئیشەی دەکەین بە پارەی خۆمان بە بەلاش و لە تەنیشتی ویش کاتان دیزاین کرا لە بۆ دوو بەشی دووەمەش ئیسtismار دەکەن 400 ملیۆن دلار. کاکەمە نووسرامان کرد بۆ وزارەتی کارەبا وزارەتی کارەبا پێشوازیشی کردەوە ڕسمەکان دەوێت هەیە کە ئامادانیشتین کۆبوونەوە کە کۆمپانیای ئەمریکیەکە بەشدارە دەکە وەزیری کارەبا پێشوازیان کرد گوتیان زۆر باشە
دوای ئێمە نامێکمان ناردە وەزارەتی کارەبا گوتمە کاکە فلان تاریخ ڕۆژی سێشەممە لە وەزارەتی کارەبا ئامادەبوونی وەزیری کارەبا و نوێنەری قۆنسولی ئەمریکا عەقدەکەی ئیمزا دەکەین ئەو کۆمپانیا ئەمریکیە دێت ئیش دەکات لەوێ کاکە بە شێوەیەکی کاقادر بە شێوەیەکی نایاسایی دیارە لە زەختی جەماعەتی جی لەسەر وەزارەتی ئەوان کتابەتیان لۆمە نارد کە زۆر نایاساییە ئەوان عەقدیان دەگە من هەیە حکومەتیانێ چیشان بە شەریکی منە چه شەریکمە گوتی کاکە بڕۆن دەگە شەریکەکاتان ڕێکەوە چی لاگە پێدای شەریکی من شەریکی من ئەو شەریکە دەیانێت تورکەکان بینن تورکەکان دەیانگوتە من ئەمە دەینەوێ مۆزەفە خۆمان دێن ئەمریکیەکان گوتیان نا مۆزەفەکانی گۆ زۆر خبرایان هەیە زۆر تەجروبەیان باشە پێویست ناکەم مۆزەفە ئەمریکی بینین هەر مۆزەفەکانی گۆ کوردەکان بەکاردێنێت بزانە فەرقی چەندە تورکەکان هیچ تەجروبەیان نەبوو سەفر ئەو کۆمپانیا ئەمریکیەکە زیاتر لە 5-6 مەحەتی زۆر گەورەی کە نفسی سیستمی مەحەتی خەبات و ئیشان دەکرد ئاخری بە زۆر دەریان کردن ئەمن لەگەر مدیری کۆمپانیاکە ئیمێلی شەکرد بۆ قۆنسولی ئەمریکا چوونە قۆنسولی ئەمریکا لە هەولێر هەڵبەت من نەچوومە ژۆرە خۆی چوو ژۆرە دەگەریان قسەکە دو ئیمێلەکانی نۆ من نهات باسی کرد بوو چێشەکان چییە زەختێکە لە دەرەوەی وەزارەت زەخت لە وەزارەت دەکات ناهێنین ئەمە عەقد بکەین دوای جەماعەتی قۆنسولیش ئەو بابەت هەنە نامێت زۆر نایبینم چکە پلانێکمان هەیە دەگە دکتۆری و دوای لە شوێنی خۆی ئەو ناوانە دەنووسین و پلانان دەنووسین باز دەکەین پەیوەندیان بە ئەنجومەنی وەزیران کرد بوو بە شەخسێک لە ئەنجومەنی وەزیران البته ئەوان پەیوەندیان پێ کرد بوو بۆ بابەتە ویزا ئەو شەخسە پێ گوتم باشە ئەمە کۆمپانیا ئەمریکی دێتە ئێرە کۆمپانیا ئەمریکی ئیستثمار بکات لۆ دەری دەکەن ئەگەر گۆ کە کێشەتان هەیە دەگە حکومەتی بەغدا ڕادەکەن دێنە لای ئێمە کێشەمان بۆ چارەسەر ئێستا کۆمپانیا ئەمریکی هاتووە پارە ئیستثمار دەکات کێشەکانی مەحەتەکان لۆ چارەسەر دەکات کە دەگە ئەو نەفتە ناگونجێ بە پارەی خوب بە بەلاش بۆ دەریان دەکەن ئەو پرسیارە لای ئێمە پرسیارە لای قۆنسول پرسیار دروست دەبێت لای حکومەتی ئەمریکا کاتێک پێویستمان بە ئێمەیە پێویستان بە حکومەتی ئەمریکا غاردەدان دێنە لامان بەڵام کە کاتێک کۆمپانیا ئێمە دە ئیستثمار بکە ئیش بکە ئەگە بە دڵینگۆ نەبێت دەریان دەکەن کێشەتان چییە یعنی ئەوان پێگوت کاکە بەقادر پاشەی ئێمە ئەوە چەند مهم بوو هەتا ئەمریکیکە قسەی جوانی کرد گوتێ من محەممەد بابن ئەمە لەلا ئەلا خەبات ئیش بکەین بە بزانم چێ دەوێری یەک فیشک بایەتە ئەو منطقەیمە ئەمن کە لێرەم کۆمپانیمە کە دێتێرە حکومەتی ئەمریکا دەمان پارێزی کاکە ئەوەنە سەرمایەنە دوو سەرمایە یەک سەرمایە ئیستثمار دەکەن لە وڵاتەکان دوو لە ڕووی سیاسی و پشت دەگرن هەر بە ئاسانی دەریان کردن و ڕۆشت و ئیمێلەکان هەیە لە بۆ قۆنسول هەموو ئیمێلەکان هەیە و جەماعەت بخۆشن ئاگادارن کە ئیمێلەکانمان هەیە و جەماعەتی قۆنسول و دوا لە شوێنی دیکە کە خەریکین دەگە دکتۆری ئەوی و ئەویش پێشکەش دەکەن بابەتی محەتەی سۆلار تاقە شەمسی 2000 میگاوات کاکە 2000 میگاوات بەدەم خۆشە هاتن ئیستثمار بکەن یا چێشە کارەبا چارەسەر دەکات ئەوانی گرنگ نییە بۆیان کاک خادر دوای پاشەوەی ئەمە هاتینە چەند هاتینەتە مانجی 11 2022 ئەو کێشانە هەموو ڕۆژن ئەمە چاوەڕێمان دەکرد حکومەتی هەرێم پەیوەندیمان پێ بکە بڕۆ کاکە دەست بیش بکەن دەگە ئەمریکیەکان زۆر باشە دەستان خۆش بێت کە دیتمان لە 15 2022 نامای چەند لۆ من نارد بە واتساپ نامە چەند من نامی ڕسمی بوو بە ڕسمیان گرت و واتساپ لۆ منیان نەر کاکە ئەمە کۆمپانیای تومان گۆڕیە بە کۆمپانیای ئیفلتی چەیە دوای من گەڕام ناو ئیمێلەکان گەڕام ئیفلتی ئەو شەریکەیە بوو کە یەکەم جار ستێر پێشنیاری کرد بوو دەگەمە عەقدی ئیمزا بکە ها عەقدە هەبەشەکە هەیە بە زۆریەکە 770 ئیفلتی هەر ئیوان بوو جێی ماو ئەوە ڕسمەکان هەیە دایان چەکداریان هینا نازانم چەکداران چی حکومی نەبوون بەس دایان چەکداریان هینانە سەرمان و بە زۆر و دوای تەلەڤیزیۆنی ڕووداوەش هات مەقابلەیە کردین و هەموو مۆزەفەکان باسییان کرد و مۆزەفەکانیان بە زۆر دەرکرد و تورکیان هینە لە جاتیان داناو هەتا چەند ڕۆژ بۆ هەفتەی گونان تەنی مەحەتەکە بتوانێت ئیش بکەن مۆزەفەکان هەندێک تهدیدیان کرد و تهدید هینانەوە لەوێ ئیش بکەن و دوای بەڕێیان کردن ئەو ڕسمەکان دەبینەوە 11 بە چەکدار هاتن نان دەزانیەوە چێنە پڕی مەحەتەیان چەکدار کرد و بە زۆر لە مەحەتەیان دەرکردی یعنی ئێمە چاوەڕێمان دەکرد هەدیەمان بدەنێ مەدالیە زێرمان بدەنێ دەستخۆشیمان لێ بکەن هەموو گەنجە کوردە ئەو هەموو عایلە کوردە لای ئێمە ئیش دەکات ئەو خیر و بێرە خۆ وەختی تیمێک لای ئێمە ئیش دەکات فێری ئیش دەبی ئەوە دەگوازێتەوە بۆ شەریکاتی دیکە شەریکە دیکە دروست هەر ئەو خەڵکە بە خۆی دەچێت کۆمپانیا بە خۆی دادەنێ کوردستان ئەوها پێش دەکەوێت سەر هەموو کاک محەممەد بەر لەوەی بستمان سەر پرسیاری کۆتاییەکە ئەوەش باس بکەیت هۆی چ بوو مەسەلەن وەزم کاک مەکیوان لە بینیان هۆی چ بوو کۆریەکان نایانتوانی نەوت بدۆزنەوە ئەو شوێنەکەیان خراپبووە مزانم یعنی فێڵیان لێکرد بەڵام پرسیاری کۆتاییشم لەوەیە بۆی یعنی کاتەکەش نەزانم تەندروستی توش باش نییە
پرسیاری کۆتاییم لەوەیە ئەو ملک و ماڵانەی بێتان داگیرکرا تەخمین بە چەند دەکەن و ئەو پارە و ملکەکانتان چی دەهات وە کۆی ئەو زیانانەی بەنگۆ بە حکوومەتی کۆری کەتیە تەخمینی چەندێک لە لای حکوومەتی هەرێم وە بەرنامەتان چێ لە وەرگرتنەوەی بەڵێ کاقادر ئەوە دوو بەشە پرسیارەکە پرسیارێکە ئەم کۆریەکان بە $100 میلیۆن زەریران کرد لە مۆزۆی بیری نەفرۆشیان دیارە بوویان خراپ بووە بلۆکی خراپیان وەرگرتە بوو دابوو نارەمەکو کرمەکە بوو کردن کاک مەحەمەدیان بە ئەن قەست شوێنی خراپیان دانێ سوازام هەندێک چەندە بۆ ئەمریکیەکان شوێنی زۆر باش بوو بەنمونە دەزانی داتایەکان هەبوو داتا هەبوو دەزانی خۆ ئەگە نانزانی بە شوێنەکە خراپە خۆ دەزانی شوێنی باشتر شۆ هەیە بەس ئەمن زۆر تەفاصیلی ئەوەی نازانم بەڵام دەزانم کوریەکان لەوێ زۆر پارە زەرەر کرد $100 میلیۆن لە مەحەتی کارەبای خەباتیش نزیکی 500 میلیۆن 546 هەتا لە پەرلەمانی کۆریش باسییان کرد پێما 2023 بووە باسییان کرد بە $100 میلیۆن گەڕێتەوە پاریوانیشان نەدایێتەوە ئێستا ئەو مەحەتەیە بە بەلاش کەتە ناو دەستیان و لەو لاش جی لەگە ئەستێریداگیریان کردو بە ناوی شەریکە FLT ئەو دۆکومنتەمان هەموو هەیە کە دەرم جی ئەستێری دۆکومنتمان هەیە لۆ ئیسپاتکردنی ئەوانیان هەموو دەست بەسەداگرت و هەموو شتێک بە تەهدید دەکەن هەموو شتێک بە ئەوە دەکەن کۆمپانیای ئێمەش کە هاتن چەکدارن هێنا سەرما کاکە مەعقولە کاکە بڕۆ دەرێ باشە دەرم دەکەی لۆ دەست بەسەر لاپتۆپ و ختم و ئەوراقی شەریکە و ئێستا ئەمن ئەوراقمە بەدەستنی زەری بەش تەقدی بکەم ئەوراقیشان داگیر کردێت ئەوراق کاکە ئەتوخۆ نا حکمی دادگات پێیە نا وەرەقی محکمەت پێیە نا ئینزارت دایتە من هەرکوو کابرا کرێتی هەیە لە مالی خۆی خۆ دەرکی نادا کاکە سەلامالێکم وەرە بڕۆ دەرێ شتیوە هەیە بەو ڕۆژێ بۆ دقەیە ئیتر غەدرا سوپر پاوەر هەیە قووەتێکی سوپر هەیە زۆر بەقوت هەیە لە دەرەوەی حکومەتی کۆنترۆل دەکا قرارەکان زۆربەی بەدەستی وانە تهدید دەکەن بە هەزار شت بە کوشتن و بە بڕین و بەگرتن و ئیتر ئەو ڕۆژی ئاخری کە من لە کوردستان مابوومەوە هاتن سەردانیان کردم برادێک گوتی کاکە کۆبوونەوە کرا دەزانین وەزت زۆر خراپە دەرنەچی وەزت دەشێوێ یان دەبی عەقدەکە ئیمزا بکەی مەحەتەکەیان بدێ یگوتم ئەگەر مەحەتیان عەقدەکە ئیمزاکەم بیانەوە سزم دەکەن ئەگەر گوتی ئەگەر نەشکەی هەست سزم دەکەن یگوتم باشە ئەوە چاکە و پیاوەتی خەباتی ئایلە و ئیشی بزنسی مەیە لە کوردستان ئەمن دکتۆریە بۆەوەندە زەحمەتەمان چێشە ئیتر دەرچوین و ئەمان بەجێشت بەڵێ من هیچ پرسیاری ترم نمایە کاک محەممەد ئەگەر قسەیەکی زیادە دەگەڕێنەوە لای کاک مەکین بەڵێ سپاس کاقادر من دکتۆر چاک کە پۆسکۆ دەرچوو لە کوردستان کۆمپانیا سەرەکیەکەی کە محەتەی خەباتی دانا کە ئێوە عەقدتان لەگەڵی هەبوو بوو کارکردن و سیانە ئێوە عەقدێکتان لەگەڵ حکوومەتی هەرێم کرد لە وەزارەتی کارەبا بۆ ئەو ئیشە بەڵام دوای ئەوە ستێر گروپ و GEG کە هەردوو کۆمپانیای کوڕەکانی مەسعود بارزانیە هاتنە لای ئێوە لەسەر ئێوەی فەرض کرد کە 70% بۆ ئەوان بێ 30% بۆ ئێوە بێ بەبێ ئەوە بەشداری هیچ شتێکش بکەن دووە کەسێکی کوڕی لە ئەمریکا ژیاوی لە ئەمریکا خوێندووە بۆ ئەو شتە قبوڵت کرد چونکە من کەسێکی بیانیم ئەوان دەسەڵاتیان هەیە من چۆن دەتوانم شەڕ بکەم سەر بکەوە ماڵە ئێمە بڕوامان بەم شتە هەبوو کەوایە ئێمە ئەم پرۆژەیەمان بەبێ یارمەتی هیچ کەسێک و تەنها لە ڕێگای کارەکانمانەوە لەگەڵ کۆمپانیای پۆسکۆدا بەدەستهێناوە ئێمە مەشقی سەرزەویمان ئەنجامدا زانیاریمان لەسەر وێزگەکە کۆ کردەوە و من بووم بە شیکەرەوەی پرۆژەکە پسپۆڕی زۆرمان لە بواری میکانیکی و کارەبایی هێنا کە زۆربەیان دکتۆرایان هەبوو خاوەنی چی بۆ 40 ساڵ ئەزمموی کارکردن بوون لە وێزگەی کارەبادا ئێمە هەوڵماندا کاری باش بکەین وەکو چۆن لە کاتی مەشقکردندا ئەنجامماندا لە کاتی کارپێکردنی ئەزممونیدا لەگەڵ پۆسکۆ زۆر هەڵە و کەم و کوڕیمان بینی هاوکاریمان کردن پاشان پرۆژەکەمان ڕادەستی وەزارەتی کارەبا کرد چونکە ئەو کاتە وەزارەتی کارەبا کۆمپانیای تایبەت بە کارپێکردن و چاکردنەوەی OME نەبوو
ئێمە هەوڵماندا لە ڕێگای پسپۆڕیەکانمانەوە یارمەتیان بدەین. ئەمە بۆ هۆکاری ئەوەی پۆسکۆ بانگشتی ئێمە بکات تاوەکو ڕێژەیەک لە قازانج بدات بە ئێمە. ئێمە بەم شێوەیە بەشدار بووین. هەوڵماندا زۆر کێشە و کەموپڕی چارەسەر بکەین و کۆمەڵێک هەڵەی تیۆریش چارەسەر بکەین. هەموو ئەمانەمان ئەنجام دەدەین. پاشان پرۆژەکەمان ڕادەستکردن. بەڵام نیان دەتوانی وەری بگرن چونکە کۆمپانیای تایبەت بە کارپێکردن و چاکردنەوەی IOMیان نەبوو نەشیان دەتوانێت چارەسەری بکەین. بۆیە لەبەر ئەم هۆکارانە ئێمەیان کاندید کرد بۆ ماوەی 7 ساڵ کارپێکردن لە پرۆژەکە ئەنجام بدەین. ئەمە هۆکاری سەرەکی بوو چونکە بەبێ هاوکاری هیچ کەسێک ئێمە ئەوەمان بەدەستهێنا. ئێمە زۆر بەتوندی کارمان دەکرد و شانازیمان بە وێزگەی کارەبایەکەوە دەکرد کە خۆمان دامان مەزراند و پەرەمان پێدا بوو. کارەکانمان بەرەو پێشەوە دەچوو بەڵام دواتر نامەیەکمان لە وەزارەتی کارەباوە پێکویست کە دەبێت پەیوەندی بە کۆمپانیای جیجی گروپی ستێرەوە بکەین ئەگەرنا ناتوانین بەردەوام بین و پرۆژەکەمان هەڵدەوەشێتەوە. بۆیە بۆ شێوازە ڕۆیشتین کە حکوومەتی هەرێم پێی باش بوو. ئێمە وامان بیر دەکردەوە پێکەوە کار دەکەین ئەمە دەبێتە بنیادنانی وێزگەکە بۆ ماوەیەکی درێژ. پاشان لە سەرەتادا لایەنی بەرامبەر بەماش ڕازی بوون بە ڕێکەوتنی هاوبەشی کردن. پاشان ئەمەیان ڕەت کردەوە دواتر گۆڕیان بۆ بەڵێندەری لاوەکی. دواتر بەڵێندەری لاوەکیشیان ڕەت کردەوە. لە کۆتاییشدا گرێبەستە سەرەکیەکیان لە سوبنیکس کۆریاوە گواستەوە بۆ سوبنیکس هەولێر. ئەوان دەیانویست هەموو شتێک بۆ کۆنتڕۆڵکردن ئاسان بکەن. من بووبووم بە بەربەست لە بەردەمیان نیان دەتوانی بەسەر مندا پاس بدەن چونکە تەنها لە ڕوانگەی ئەندازیاریەوە کارم دەکرد نەک لەسەر بنەمای دانووسان بۆ پارە. ئەمەیان بەدڵ نەبوو چونکە من کارەکانم ڕێک دەخست دەیانویست خۆیان کۆنتڕۆڵی هەموو شتێک بکەن چونکە من شتەکانم ڕێک دەخست بۆیە هەوڵیاندا من دەربکەن. بۆیە پیلانیان هەبوو هەنگاو بە هەنگاو من لا بدەن. لە سەرەتادا وتیان بۆچی ئێمە ئۆنێممان هەیە لەبەر ئەوەی ئێمە توانامان هەبوو لەمەدا و ئێمە گرێبەستی پرۆژەی ئۆنێممان هەیە واتە کارپێکردن و چاکردنەوە بۆ 7 ساڵ. کاتێک ویستمان کۆمپانیای پسپۆڕ و چاکردنەوە بێنین بۆ ئەوەی وێزگەکە تەمەنی درێژ بێ ئەمە هۆکارە سەرەکیەکە بوو. ئێمە کارەکانمان بەباشی کرد بۆ ئەوەی چاکردنەوە بەباشی بکرێت. پاشان ئێمە کۆمپانیاکەمان هێنا و بەڵام ئەوان حەزیان بەو کارە نەبوو بۆیە ڕەتیان کردەوە ئەم کۆمپانیایە بێت لە ڕێگای چاکردنەوە و کارپێکردن ئۆنێمەوە. بۆیە دەبوایە بە دوای ڕێنمایەکانی ئەواندا بڕۆین کە ئەوان دەیڵێن. پاشان لە گرێبەستی خزمەتگوزاریەوە گواستیانەوە بۆ گرێبەستی لاوەکی کە ئێمەیان پاڵنا بۆ ئەم کارە. پاشان وتیان ئەو کۆمپانیایە بچووکە و ناتوانێت کارەکە بکات. دواتر کۆمپانیایەکی گەورەی حکوومەتی کۆریمان هینە KPS. ئەوان تایبەتمەند بوون لە پڕکردنەوە و چاکردنەوەی گشتی و ئەم شتانە چونکە ئێمە هێزی زۆرمان هەبوو لەم بوارەدا بەڵام ئەوان حەزیان بەکاری باش نەبوو. بەڵام ئەوان نیان دەویست کۆمپانیای حکوومەتی کۆری لێرە بێت چونکە باڵێشخانە نوێنەرایەتی دەکات و ناتوانێت بە پێی پلانی خۆیان بەڕێوەی بن. بۆیە کۆمپانیای سابنێسی کۆریان گۆڕی بۆ سابنێکسی هەولێر. ئێمە قبوڵی داواکەی ئەوانمان کرد بە گوێ ڕێنمایەکانی ئەوانمان کرد کەوایە ئێمە نەمان دەتوانین شەڕی ئەم جۆرە خەڵکە بکەین. من وەکو کەسێکی بیانی هەروەها کاک محەممەد وەکو هاوبەش چۆن دەتوانین لەگەڵ ئەم جۆرە دەسەڵاتدارانە شەڕ بکەین. بۆیە دەبوایە قبوڵی ئەم شتانە بکەین. ڕاستە؟ دکتۆر چانگ کۆمپانیای نەوتی نیشتیمانی کۆری کە ناوی کینوسە هاتووە کوردستان ئیش کردو کاقات دشتە کاک محەممەدی پرسی ئەوان چ گرێبەستێکیان لەگەڵ حکوومەتی هەرێم هەبوو چەند پارەیان سەرف کرد چی لە پارەکە هات حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا چەند قەرزاری ئەو کۆمپانیایە حکوومەتی هەرێم چەند قەرزاری حکوومەتی کۆریایە بابەتەکە چۆنە دەتوانێت بۆ ئێمەی کورد ڕوونیکەیەوە؟
دەزانیت ئەم گرێبەستە چۆن و بە چه شێوەیەک ئەنجامدرا. ئێمە پێی دەڵێن CBSI. بێگومان ئەمە لەسەر بنەمای گرێبەستێکی سەروتر کە سەرەکی بوو ئەنجامدرا وەکو گرێبەستی هاوبەشیکردنی بەرهەمی کێڵگا نەوتەکان بەهۆی پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی کۆریا و کۆمپانیای نیشتیمانی نەوتی کۆریا ڕێکەوتن کرا کە پارەکە بەپێی پرۆژەکان بدەن لە بڕی ئەوە نەوتەکە وەربگرن. بۆیە یەکەم پرۆژە ئەم وێستگەی کارەبایە بوو. سەرەتا وەبەرهێنانیان تیادا کرد و بریار بوو دواتر قەرەبوو بکرێنەوە ئەگەر کێڵگە نەوتەکان نەوتەکەیان بەم شێوەیە بەرهەم نەهێنایە. هەر بۆیەش لە سەرەتاوە وەبەرهێنانیان کرد. بێگومان ئێمە بەوردی نازانین چەندە وەبەرهێنانیان لە کەرتی هەڵکەندی نەوتدا کردووە، بەڵام بۆ کەرتی ژێرخان لەسەر CBSI گرێبەستی خزمەتگوزاری بنیادنانی تواناکان ڕێکەوتن. ئەمە بەشی خوارەوەی گرێبەستەکەیان. یەکەم کار بە زیادکردنی ئاشکرا تەندەرین دەستی پێکرد. دواتر گرێبەستێکیان بە بڕی نزیکەی 680 میلیۆن دۆلار واژوو کرد بە تەواوەت، چونکە کارەکە لە نێوان کۆمپانیای نیشتیمانی نەوتی کۆریا و بەڵێندەرایەتی EPS بوو. دواتر ئێمە چیرۆکەکانمان بەم شێوەیە جێلێ بوو. دوای تەوابوونی پرۆژەکە وێستگەکەیان ڕادستی حکوومەتی هەرێم کرد. کاتێک داوای پارەکەیان کرد لە ڕێگای کۆنسولخانە و باڵێشخانەوە بیستمان کە تەنها 100 میلیۆن دۆلاریان پێدراوە. ئەمە واتە هێشتا زیاتر لە 500 میلیۆن دۆلار پارە لای حکوومەتی هەرێم ماوە و نەدراوە. ئێمە لە کۆمپانیای ناسیۆنال ئۆیل کۆمپانی کۆریامانەوە بیست کە بەردەوام دێنا لای حکوومەتی هەرێم و پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە دەکەن، بەڵام هێشتا پارەکەیان وەرنەگرتووە. ئەم پارەیە لەلایەن کۆمپانیایەکی حکوومی کۆریاوە وەبەرهێنانی تیادا کراوە، بەڵام ئەم پارەیە لەکوێ هاتووە؟ لە بنەڕەتدا پارەی خەڵکە و پارەی بازار، کەوایە ئێمە پارەمان کۆ کردەوە و کەچی ناتوانین وەریشی بگرینەوە. کەوایە دەتوانین بپرسین خاوەندارەتی ئەم وێستگەیە سەر بەکێ و بۆ کوێ دەگەڕێتەوە. دەتوانین لەگەری کۆرد بپرسین ئەمە هی کێیە؟ مادام پارەکەیان نەداوە واتە هێشتا هی گەلی کۆریایە. ئەی بۆچی ئەم کەسانە کارپێکردن و قازانجەکەی بۆ خۆیان دەبەن؟ ئەمە دادپەروەری نییە. کێ بەرپرسیارەتی ئەمە هەڵدەگرێ؟ ئێمەش نازانین. دەبێت لە حکوومەتی هەرێم بپرسین چۆن ڕێگا بە کۆمپانیای GEG دەدەن کار بکات و قازانجەکەی بۆ خۆی بەرێت. ئێمە لەم میکانیزمە تێناگەین، دەمانەوێت بزانین گەلی کورد سەبارەت بەمە چۆن بیر دەکاتەوە. سپاس دکتۆر کۆتا پرسیارم ئەوەیە حەزمان کرد زیاتر بمێنی من و کاقادریش، بەڵام سعاتێکیش تێپەڕی. کۆتا پرسیارم ئەوەیە لە دوای چەندی ساڵ کارکردن لە کوردستان و ژیانت لەگەڵ هاوڕێکانی کوردت کە هەتا هەڕەشەت لێکرا دەرکرای کەلوپەلی کۆمپانیەکانی ئێوەیان برد و بوت نییە ئێستا بگەڕێتەوە کوردستان. ئەمە یەک. خاڵی دووەمی پرسیارەکە ئەوەیە ئایا هیچ ڕێگایەکی یاسایی کردوتە بەر کە سکاڵا لەسەر تۆمارکەی لە ئەوروپا، ئەمریکا، کوریا نازانمی کرد هیچ هەوڵێکت داوە، هیچ کارێکت کردووە لەسەر بابەتە؟ لە کۆتاییدا ئێمە داوای مافی خۆمان دەکەین و پێشتر دەستمان بەم پرۆسەیە کردووە. ئێمە گرێبەستی سەرەکی بەڕێوەبردن و چاکردنەوە ONM مان واژوو کردووە بەپێی یاسا. ئەمە مافی کۆمپانیای سوبنێکسە، بەڵام ئێمە بە شێوەیەکی نایاسایی وێستگەکەمان لەدەستدا بەبێ گرتنەبەری ڕێکاری یاسایی و تەنها بە زەبری هێز دەریان کردین.
سەرەتا ویستیان من لە کارەکە دوور بخەنەوە، هەر بۆیە دژایەتیان کردم و من جەختم لەوە کردەوە کە دەبێت کارەکان بەڕێگای خۆیدا بڕۆن، بەڵام ئەوان هەڕەشیان لێکردم لە بەردەم محەممەد و خەڵکی ئێمە کە لەوێ بوون. وتیان ئەگەر وا بکەی مۆری سۆرت لە پاسەپۆرت دەدەین و ناوت دەخەینە لستی ڕەشەوە و ناتوانی بێتەوە ناو هەرێمی کوردستان. بۆچی؟ چونکە ئەوان ئاماژەیان بەوەدا. من هەرچەندە من دڵنیانیم ئاماژە بەو شتە بدەم یاننا، بەڵام وتیان بەرپرسەکەیان دەبێتە سەرۆک وەزیران دەبێت وریابیت و ڕێزی لێبگرین. کاتێک محەممەد پرسی ئەی باوکی چی؟ وتیان باوکی نەخۆش و بۆم زوانە دەمرێت. لەم کاتەدا ئێمە شۆک بووین کە دەبینین ئەم کەسانە خاوەندە دەسەڵاتێکی وانایاسانی و دەیانەوێت بەم شێوازە دەرمان بکە، بۆیە دەبوایە بەدوای ڕێنماییەکانی ئەواندا بڕۆین. ئەمە هەڕەشەیەکی ڕاستەقینە بوو، بۆیە من وەستام و هەموو شتەکان بەو شێوەیە. دواتر محەممەد کارەکانی گرتە دەست. دواتر هێزێکی چەکداریان نرد و دەستیان بەسەر وێزگەی کارەباکەدا گرت. ئەگەر محەممەد لەوێ بمابایە ڕەنگە نەیتوانی وایە ژیانیشی ڕزگار بکات. کەوایە بەم شێوەیە ئەوان بە شێوەیەکی تەواو نایاسایی دەستیان بەسەر وێزگەکەدا گرت. ئەمە مافی ئێمەیە، چونکە ئێمە لایەنی فەرمی گرێبەستەکەین و وا بەڕێوەبردن و چاکردنەوە ئۆنێمەکەین. بەڵام ئەوان دەریان کردین. کەوایە کێ سوودمەند دەبێت؟ کێ بەرپرسیارە لە تێکدانی ئەم وێزگەیە کە بۆ ماوەی 30 ساڵ خزمەت دەکات؟ ئەوان گرنگی بەو شتانە نادەن، تەنها بیریان لایکۆکردنەوەی پارەیە. ئەی چی دەربارەی حکوومەتی هەرێم و خەڵکەکەی؟ دووبارە ئەوان گرنگی بەم شتانە نادەن. ئەمەی زۆر ئێمەی نیگەران کرد. ئەوان تەنانەت دەیانەوێت خەڵکی ناوەخۆش وەکو کاک محەممەد کۆنتڕۆڵ بکەن و بە پێی ویستی خۆیان کاریان پێ بکەن. بۆیە دووبارە هیوامان خواست کارەکان بەباشی بڕۆن، بەڵام ئەوان بە هەڕەشە و هێز محەممەدیشیان ناچار کرد ڕابکات. لە حاڵەتێکی ئاوادا ئێمە ناچارین بجەنگین دژی ئەم کارە نایاسایی و نەدەتپەروەرانە کە ئەمە ڕێگاکەی ئەوان بوو. ئێمە کێشەکەمان بردوتە دادگا. دەبێت فێریان بکەین کە ڕێگای ڕاست و یاسایی کامەیە. لە سەدەی 21دا نابێت ڕێگا بدرێت شتێکی وا لە وڵاتێکدا ڕوو بدات. زۆر زۆر سپاس دکتۆر چاک. حەزمان کرد زیاتر ببین لەگەڵ تۆ لەگەڵ کاک محەممەد گەردی، بەڵام بەداخەوە وەختەکە زۆر کەم بوو، یعنی سعاتێک زیاتریش ڕۆی. سپاسی کاک ڕەشدەر دەکەین. کاک قادر ئەگەر قسەیەکی کوتایت هەیە؟ کاک ڕەشدەرمان زۆر ماندوو کرد، ئیتر بەرنامەکە کوتای پێدەین. بەڵێ منیش وەڵا سپاسی دکتۆر چانگ دەکەم کە یعنی یەکەم جارە کەسایەتێکی بیانی و بەرپرسەرێکیوە ئەو هەموو خزمەتیان کردی. ئەمە لەلای خۆمانەوە داوای لێبوردن دەکەین لەبەر چاومانەکە کۆریەکان چیان بۆ خەڵکی کوردستان کردیە. بەڕاستی و سپاسی کاک محەممەدیش دەکەن کە ئەو وێری هەیە. ئیشێک لەو بەرهێنەرە من دەزانم دەیان کاک محەممەدی کە قەدری لێکرایە بەزاوە نەهاتێ سەر شاشان. هەوڵ دەدەین بە پێی پێویست بەرنامەی تریش پێشکەش بکەین. سوپاس بۆ کاک مەکی و کاک ڕەشدەریش. کاتێکی خۆش. سپاس بە هەمووتان. Thank you very much, Dr. Chang. Okay, thank you, Mr. Mackey and Mr. Collar. Thank you. It's nice to talk about this. Okay, thank you.